الورابة يا ابو القاسم الوعي قاصد اكبر الو فخر بني هاشم الورابة ويريبان الوعي سر وري عالم الوعي مفخر آدم جروض رابة يا خاتم جناف ومرقد أنوار الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان جناف ومرقد نورين الو طه الو ياسين جدل صوتي نامت مسكين الو مهدر جي محشر الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان دوي خواه شفاعتي سبك سازي مناجاتي دوي نورا هداياتي إمام مسجد ومنبر الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان إمام أنبيائتو لقرآن خدانيتو شفاني أمتيتو يا ساقي حوض كوثر الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان ألا يا أيها الساقي خذوني عهد ميثاقي توي سيار براقي هربش خالقي أكبر الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان محمد سيدي عالم شفيع روج ميزانه چراغ دايد آدم خداني وحي فرقاني الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان جراي روحني يا أمة جبوتشي توبوي خلقت فتح درقه جنات أمير صدر ديواني الورابة أبو القاسم الو أي قاصد أكبر الو فخر بني هاشم الورابة وميربان اللهم صل على محمد وعلى آل محمد ويهين قلا قلا بخير وطن يا أخوة بخير بن وفيري روناكر أو دان تنكر وإن شاء الله خدش راضي بس هرهبن يا أخوة جروبي حاجة پیغمبری صلى الله عليه وسلم لزا خورا تايرة بخير حتى هولي رابويتا بخير بن يا أخوة چه جروبه؟ حاجة كريم بيغمبري اللهم صل على محمد قلا قلا بخير وطن بخير دي حسكت بي جروبي دنگ تايبت خودي حسكت افشبه دي براوشتر كافت وإن شاء الله أم دي بردوام خدمت واكي السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته أو مايكا إيتوا إيتوش إيمنا بخوي نازانم عكسك اشتك هي بس نازانم راناوست باور اللي بمتساكن لويا هاي اويا مرتاحنيه يلا باشين كده تشيكين دبره أو لا كيف وتيا سلاوی خواتان لبێت بینەرانی ئەزیزی کوردستان 24 و تایبەت بەرنامەی پاشیف خۆشحاڵین لە پاشیوی 23 بە ئەوەی خۆشەویست گەیشتینەوە ئەوە هەموو جار ژمارەکان لە ژوان دەپرسمە من لێم تێک دەچی بۆ بیرکاری ئەزێ خراپم ئەمن هەر زۆر خراپم بیرکاری بڕوا بکە من خراپترم
ویدی ئەمڕۆژ لەگەڵتان دەبین بە کۆمەڵێک بڕگەبابەتی جیاوازەوە هەروەها ئەم گروپەی کە ئەمڕۆ لای ئێمە میوانن لە زاخۆی دەلالەوە تا هەولێری میوان دۆست بەخێر بێن سەرسەر و سەرچاوان ئەمڕۆ مامۆستا ڕوان و مامۆستا ڕێبوار لەگەڵمانی ڕێزبان هەیە بۆ ئەوان سبەیوان دەگەڕێنەوە بێجۆدا بچێکە ئێکودو بنیاسی وەلەو بەری بەرنامەی پچێکی مەیەگودو نیاسی باز ئێوانوکە مهمترە گروپی حەجیکەرێن پێغەمبەری سڵاوات خۆی سەربەن جارێ چ گروپەکە مامۆستا مامۆستا لە ساڵت نۆتا ما عندك ما مستوى مازن هبين البواجر زاخو بهدينان قالك حش مولد نبوي دكن منطقة بهدينان ما عندك ما مستوى مازن هبين ما شاء الله شعر مديح دينيت قوتن المولد النبوي هيبا مولد نبوي كش هي فكي دو هي وسي هي وهندا جرا درجة بجا قالك جهاد قوتن ام بتجيك بين البلد وانا امرابين ما شاء الله ام تلميذ وانا بين بتجيك بين بل وانا فات جرا صالك دو سي قالك صال امان القلوانا حتى هذه ما امرابين ما قلت ام دي رخصتنا كي خن في شولي ابوهني دا بمينت اما مستعد ما ظن هكر نمون خذ تعالى عمري وان دريج بكت شان عمري بدت وانا رب العالمين جروجك اديت شن دي خير وانا جيب مستواجي انا ام في في شولي كرين بشتينج ما ريك خستكو ام تيبك يا منظم ورخصتي ترتيب بكين بك هات يجد وزدك هسه ام دوزدك هسه بالي دوزدك هسه وإن شاء الله خودش شرز بس با أبرو چنکی جه مهند برفرین پنج کسات یه نینرتی هر دوال بله نویجی بی گروپ حاجی کریم پیغمبری صلی الله علیه و سلم ام دیزیرتر خود حس کرد بی بابتی گلوا بحث کن مثلا کا چوا بی و چوا نبی و همی خلق زاخونه یانجینه همی خلق زاخونه همی خلق زاخونه بله بله و هین کی زیرتر چوا هو مستأصل دائما لعيمات أوجل قلما بردوام حاضر بد وعظ ونصيحة وإرشاد وتوجيه وقت أمد چن جهة كي بو مناسبة كي بو بيروارية كي بو جامرة كي رب العالمين خد تعالى كلامه قال كي عيالك دايه ورد كن ما مثال مورد كي دينن زاده كي خوارنا كي شناهيه كي كسوكوت خوا مال مربط خوا دوست خوا جيران خوا كومت كت ام چند سرود قد بيجين بوي كيفايتت هم خير وهم بركات بكيفت مالاوي كيفت عمري عيالوي هم خير وما مستعمل عيمات قال ما حاضرت بد سيداي حاجي صديق مال صديق اوجه قال ما حاضرت بد وتوجيهها ارشادها ام خود دوزده كاسين بيك ويت سرود بيجو از جار نوفد جماعتش دا بنياسين ما مستوى معروف بله كي ديد قالت يا افشبه سيداي ارشد ويسر سريمه رضوان ويسر جوابتنا جوابت الساون ان شاء الله محمد وعلي او جهان تقدر يا اخوا بخير بين ما شاء الله هميش يعني قبل بجلكت كردينا ما مستيان ام بتر حسبت كين ام حاضر بين الجهه سرود قوتني بجلكت كردي ما شاء الله والله راستي قال اشواتين ما شاء الله هذا اشتراز سرود افشبه همي كردي وباديني نيان تشتي ما هي كردي وباديني وسوراني ما يدبر هفكرين وعربي جيت هين كاين بخوازن ان شاء الله ان شاء الله دي درفت هبد ان شاء الله وبرهمتوتين حاضر كرن همي ودي كشكن خدي حسك كزمدنا هلو رابع ابو القاسم بلي راستي وجون دا سبيكر بل صلاف تيبات بو هنرمندي عزيز عبد القهار زخويج يعني كم جركو راستي وصوت يقولتم دنجي زي دخل كينيوسي بلي شو تشتدي حاضره تشوا وصل قال برجو هيت خلكي بد سيدا هلو رابع ابو القاسم اولي سيدا مال ناصر امام الخطيب مزيفته خديجه الكبرى الزاخو اولي اوي قود خديجه راضي اول قال ما بيت وقتي ده او بشتينج امامتي وخطابتي درفدنا دايكو بردوامي بدات الكلمه بشتينج تسليم مكر مهل ورا بشتينج قود اي خديش سيدا عبد القهار برادر مايا وخشت بيا حاجت كين رئيس صلوات اوي رخصتش ما خواز بوتي اس هكر نعم تبدل من اجدي بجم بوتي بتاخذ حسب عندك قلت تستدي بحسكي عندك قلت ما هي طيبه بشوالة القدر ان شاء الله دي بيجي ما هي طيبه برمضان ما هي طيبه ان قال بخيرات كان درويس برام ما كان لابد ساكت يا اخوه بخير بي وحقيقة ما كم تعاون الشباب شبيت بيروزن بله كو هم هرده شبيت دموين كيف طيبه تجين توك
وەکی پێغەمبەری سڵاو سەر من ئێمەژە پێکردی هەمی گۆڤە بینە زیندی کردم تایبەتی جاب شەوە گەلات پیرۆزن شەبێت لەیلەتل قەدرنش بەرهەندێژی یەکش بابەتێت گەلێکێت گرنگ گرێدای ژیانە هەمی موسڵمانە ئەم دێف شەوە بەحەسکین ما پیچێک بەحەسکریە و میهوانێکە تایبەت ژیمێ هەی مەدگەلوی بەحەسکری بەس ئەف شەوە زیاتر دێ بەحەسکین زیاتر باس دەکەین ئەوەی جێی خۆشحاڵیە ئەمە بۆ دووەم جارە لە بەرنامەی پاشیف هەر لە ماوەی چەند ڕۆژە ڕابردوشدا لەسەر بابەتێکی دیکە گفتوگۆمان لەگەڵ کرد بابەتی بازرگانی و ئەم بابەتانە بۆ هەرچەندە بابەتی زەکات و سەرفترا کە لە نێویشیدا بە جۆرێک لە جۆرەکان باسکرا بەکەمی بەڵام ئەو بەڵێنی پێداین کە جارێکی دیکە لەگەڵمان بەردەوام دەبێتەوە بۆی زیاتر قسەی لەسەر بکەینەوە ئێستاش ئەوە کۆتاییەکانی مانجی ڕەمەزانە هەم سەرفترە و زەکات و ئەوەی کە هەیە ئەویش لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی زانایانی ئاینی جیهانی موسڵمان لەگەڵمان دەبێت بەڕێزیان لە دەوحەوە لەگەڵمان دەبێت بەڕێگەی سکایپەوە سڵاوی خوات لێبێت دکتۆر. سلام علیکم دکتۆر و خودی قبیل کرد. جەناب تو هەموو ئەو برا و خوشکە بەڕێزانەی کە ئێستاکێ ئەم بەرنامەژە ئەدینن. وای خودش تەڕازی بێت ئینشاءالله. گەلە خوشحالین دووبارە هین گەلمەدا باش دارن. دکتۆر وێژە ئەفشەدا بابەتی مە گەلێکی گرنگە گەلە جۆرە ڕەنگە پێتیڤی پندێ بەرسوێت کورت و پوخت هەبێت. وێژە هەمە ئەم زەکاتێ و ئینانە ناوێ دەرگەهێکی مەزن تێتەوەکردن تایبەتیشت هەیڤە ڕەمەزانە پیرۆزدا. زەکاتت گەلوێدا بەخشین. زەکات جارێ ئەمزانین فەرزەکە سەر هەر موسڵمانێکی و پێچێ بدوێت زەکاتێ بدەت پاروی گەتە حەدێ زەکاتێ. بەس بەخشین دکتۆر کەنگی فەرزە سەر موسڵمانی. جوان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه صلاوي إخوة لهم لا يكبت ودعواءكين لخداي قورا كأمشوا كبسوسي رمضان كبيت لو شواني ليلة القدر وهمو بنسيم من بيت كأو شرف قوري كبو ليلة القدر هي بينو سيبهم بخشين يعني وكو بعربي بيئوتي جود روشتكي زوزو برزة الإسلام لبريك وزوزو برزة خواي قورا ناوي خوي داناوة بيش إيكي لناوكاني جواد وكل حديث صحيحة أفرمي الله إن الله جواد يحب الجود ويحب معالي الأخلاق خواي قورا هميشا سخي وخاوني بخشن ديكي زوزو قورا وهروها سخيشي خوش أويتو سخاوتو بخشينيشي خوش أويت پیغمبری خوش أويستشمان درودي خواي لسلبيت وكو ابن عباس فرمي الله لبليكي زور برزابو لبخشين دا بتايبتي لمانجي رمضان دا طابو روشتي بخشين دا روشتكي زور قوري بلان لعيني برزي إسلاما بالمناسبة بخشين دا أو بخشين هر أو نبي هر معناكي أو بيت بخشيني مال بلكو شمولي بخشيني روح أكاد كقيمتك هيتي أقاتا بلي زوزو برز بخشيني علم بخشيني وقت بخشيني مال بخشيني جاه سلطان يا المتداني خلق بو ترتيب كذني إيشو كاركانه أم بتايبتي لبواري مال دا بخشين سي درجة هي سي بلاي هي بلاي يكم أويك إنسان يعني أويك لسري فرزة وكو جنابة يعني إشارة بيكرد وكو زكاة بهردو نوعك يوا يعني أو واجبات مال يعني أو أدناكيتي يعني بلاي كم دواي أو أشيت السر بلاي أويك إنسان إيثار بعربي يعني معناه تو لبرخاتري فقيرك يعني كسك يعني خزمك يعني كسك تو وازلح بشي خود بينت بشكي خود بذي بفقيرك وهجارك أما بيوتر إيثار أو بلي دوهما بلي سيهم أوه كإنسان كبقات بليك كخاوني خوي بخاوني مال نزان هرچی اگر خلق پیوستی بو محتاج همو مالکی پیشکش بات لبر خاطری خدمتی آینکی و گلکی و بو اوی کوا خلق محتاج نبی طبعا اما نمونه هی كان لو انا
حەزەتی ئەبوو بەکرە کە چەند جارەها هەموو ماڵەکەی خۆها و دکتۆر سەرویدەمی هەیە کەسێت وسە وسلم ئەم سێ پلەیە گەورەترین پلەیە لە بەخشیندا ئەمەلمان وایە کە لە کوردستانە نمونەیان هەبێت و زۆر ئینشاءالله. بەبزانم گوێ لە پرسیارەکەی تونە بۆ گەر بۆی دووبارە نه هەر مەبەستم ئەو بوو دکتۆر کە نمونەی ئەو هەمان هەیە لە دنیای ئیسلامی لەم سەردەمە وەکو ئەبوو بەکر سەدیق بوون خودێژە ڕازی بە والله خۆی بەداخەوە ئێمە قسەیەکی خۆشت بۆ بکەم ئێمە بە تایبەتی لەسەر مستەوای لێپرسراوەکان بەس هەر دزی و گەندەڵی نەکەین ئێمە دەستیان ماچەکەین. بەڵێ ئیشەڵڵا نەمینێت. دکتۆر ئەمە باسێکی خێرا بوو سەبارەت بە بەخشین و وە لە نێویشیدا زەکات و بە بەشەکانیەوە ئێستا دەچینە سەر تەفاسیلی زەکات و هەمووی ئەوەی کە هەیە حکمی زەکات لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چییە و لە چ شوێن و کاتێک پێویستە کە زەکات بدرێت؟ زەکات ڕوکنی سێهەمە لە ئاینی بەرزی ئیسلام بەڵام ڕوکنێکی زۆر زۆر گەورەیە. ڕبط کراوە ئەم ڕوکنە بە برایەتی ئیمانی خۆی تەعالە ئەفەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە هەموو مسلمانان برای یەکترین. ئەم برایەتیە لە ئیسلامە مجرد ئەوە نییە کە قسە بکەین بڵێن وڵای ئەمە هەموو یەکین و کەسین و ئەم برایەتیە مافی هەیە واجباتی هەیە و حقوقی هەیە. یەکێ لە مافی برایەتی ئەوەیە کە ئینسان یارمەتی دەربێت بۆ برای خۆی بە تایبەتی بە ماڵ کە برێتیە لە زەکات بۆی خۆی گەورە ئەفەرمێ فەئین تابوا وأقاموا الصلاة وآتوا الزكاة فإخوانكم في الدين. ئەگەر ئەوانە کەگەر تەوبەیان کرد و گەڕانەوە بۆ لای خۆی گەورە و نوێژیان کرد لەگەڵ دانی زەکات و بە تەواوی ئەو ڕوکنە جێبەجێ کرا ئەو کاتەیە ئەو برایەتیە جێبەجێ ئەبێ. جا لەبەر ئەو برایەتیش مەقصود لەو برایەتی ئەوەیە کە تەحقیقی ئەوە بکات تەکافل لەناو مجتەمەعی مسلمانانە هەبێت و نظامی طبقی دروست نەبێت. یعنی مەجموعەیەک وەکو ئەڵێ بە عەرەبی فوق النەخڵ کەما یەقولون وەکو ئەڵێن زۆر بەرز بێت و زۆر دەوڵەمەند بێ مەجموعەی تریش زۆر فەقیر بێت. نظامی زەکات وەکو بەپێی اقتصاد ئابووری وەکو لە حتا لە نظامی ڕەسمالیە کە شتێک هەیە پێوتێ ئیعادەت التەوزیع زەکات یارمەتی دەرە بۆ ئەوەی کەوا ئەم یعنی تەوزیعی سەروەت ئیعادە بکاتەوە بۆ ئەوەی کەوا فەقیر و فوقراش بەشی هەبێت. یعنی مەسەرەن لە پارە و ماڵ و ئەمانە تقریبا 2.5% بەڵام لە ئەوەی کە ئەرز دروست یعنی ئینتاجی ئەکات تقریبا 10% یان 5%. ئەم زەکاتەیە بەڕاستی ئەگەر تەنفیز بکرێ ئەو برایەتێ و تەکافولە دروست ئەکات. بین قوسین ئەگەر جەنابەتان مەجال بفەرمون من دوو جار بە دیقەت لەگەڵ کۆمەڵێک لەوانەی کە یارمەتی دەرمن ئیحسایەکی زۆر وردمان کرد لە بۆ عالەمی ئیسلامی ئاخرەکەی 2018 بوو زەکاتی مسلمانان چەندێکە. تەسەورەکەن جەنابتان زەکاتی مسلمانان نەک حکومات لە عالەمی ئیسلامیدا ئەگاتە 400 ملیار دۆلار ساڵانە. ئەگەر فەرموو 400 ملیار دۆلار ئەگەر تەوزیع کۆ بکرێتەوە دوایی تەوزیع بکرێ بە شکلێکی عادل و ڕێکوپێک بڕا بفەرموو لە ماوەی 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ یەک فەقیر نامێنێتەوە لەسەر ئەم زەویەدا بە تایبەتی لە جیهانی ئیسلامیدا. جا لەبەرەوە ئەمە یەکێکە لەبەر گرنگی زەکات و لەبەروی پەیوەندی هەیە بە فەقیر و هەژاراوە حەزەتی ئەبوو بەکر خوا جەزای باتەوە ئیعلانی شەڕی کرد لەبەر خاتری مەسلحەی هەژاران. حتى حەزەتی عومەر لە پێشە مناقەشەی کوتیە ئەبوا بەکر خۆ ئەمانە نەبوون بە کافر بەس ئەڵێن زەکات نادەین. حەزەتی ئەبوو بەکر فەرمووی زەکات حەقی خوایە بەڵام حەقە بۆ فەقیر و فوقەرا. ئەگەر ئێمە حەقی فەقیر و فوقەرامان نەدا بەڕاستەکەی ئەو کاتە حەقی خواشمان نەداوە. جا لەبەرەوە من شەڕیان لەگەڵا ئەکەم ئەگەر وەلو یەک شتی بچووکێک وەکو عەقالێک یان وەکو بزنێکی بچووک یان کە ئەفۆن بە کوردی خۆمان کارێکی بچووک ئەگەر ئەوەشیان نەدا من بۆچی چکێمە حەقێکی خوایە بۆ فەقیر و فوقەرا. باشە دکتۆر بەڵێ ئەگەر وا بێت زەکات بە دروستی بدرێت وەکو ئەو مەبلەغی کە بەڕێستان باستان کرد ساڵانە دەکاتە ئەوەندە ملیار دۆلارە 400 ملیار دۆلار
ئەگەر بڵێ ئەگەر بێت و لە جیهانی ئیسلامیدا ئەمە بدرێت یعنی دەتوانین بڵێن هەژاری بن بڕدەبێت نابێت هەژار نامێنێت يعني تطبيقاتش هي خۆشەویستمان لە حەزەتی عومەری کوڕی عەبدولعەزیز حکومەکەی 2 ساڵ و 6 مانگ و 17 ڕۆژ لەگەڵ 11 ساعات بالضبط يعني 3 ساڵ کەمتر توانی ساڵی یەکەم بەرنامەجی دانا خطەی دانا کە ئەبێ خەڵک نەجاتی هەبێت لە فەقیری و هەژاریەکی زۆر ناڕەحەتی بگاتە مەرحەلەی کەفا يعني بتوانێ بژی وطبعا ئەو خطەیەکی دانا نیوەی زەکاتەکەی دانا نەک بۆ ئیستیهلاک و خواردن بۆ ئەدەواتی ئینتاج مەسا فەلاحە يعني حیوان و گاوشتی بۆ بکرێ لەو کاتە مەسەرەن کابرا ئەتوانێت سناعەتێکی هەیە حرفەتێکی هەیە ئەو حرفەتەی بۆ ئیحیا بکاتەوە لە ساڵی یەکەمە ئەم بەرنامەجی ئەوەی حتا توانی کە ئیستیسمار بکات و تیجارەت بکە تقریبا بۆی دانا لە ساڵی یەکەمە کە 1000 دینار يعني 4250 گرام لە ئاڵتوونی خاڵص پێ ئەدرا طبعا لەو زمانەدا بۆی کەوا تیجارەتی پێ بکات لە ژێر ئیشرافی کابرایەکی خەبیرە لە ساڵی یەکەم لە مەرحەلەی وەکو بڵێیت هەژارەیەکی زۆر ناڕەحەت بۆ مەرحەلەی کەفاف وفعلا ناجح ساڵی یەکەم ساڵی دووهەم لە مەرحەلەی کەفاف يعني ئەو ئینسان وەکو کولە مەردی بژی بۆ مەرحەلەی کیفایە يعني تقریبا هیچ محتاج نەبێت ماوەی ساڵەکە ساڵی سێهەم کە ئەو 6 مانگە بوو قەدەرەن خطەکەی وا بوو کە لە حەدی کیفایەتیش دای بنێ بگاتە بۆ تەمامی کیفایەت يعني بۆ ڕفاهیەت و بۆ خۆشی بۆ عمری کەوا فەقیر جارێکی تر بیر نەکاتەوە لەوەی کەوا خوا نەخواستە لە برسا ئەمرێت یان لە ڕوتیا عەزێتی ئەبێت ئەمانە ئەمە خطەیەکە يعني لە کتێبە مێژۆکان بەباشی باسییان کردو بەڵام ئەوەی ئیستیفادەی زۆر لێ کردووە ئیمامی شافعیە جا لەبەرەوە بالمناسبە من مؤسسەیەکم داناوە لە سۆمان ناو کافی وەویستم پێش چەند ساڵ حقیقەتەن لە کوردستان داینین بەس قەدەرەن يعني موفق نەبووین لەسەر ئەوە کە لە کوردستانە دانێن لەسەر ئەو بەرنامەجەی کە بتوانین چۆن گەشەپێدان دروست بکەین لە جانب بوارەی عفوا لە اقتصادی و هەروەها تعلیمی و لە هەموو شوێنەکانی تریشا يعني فعلا دكتور جان یەکێ لە زمانی عومەری عەبدولعەزیز بە جوزئێکی بچووکیش لە زمانی عومەری خەتاب دکتۆر بە هەندێک لە حکمەتەکان جارێ بزانین دوای بینە سەر بابەتی ئایا لەسەر چێ فەرزە چۆن فەرزە مەسەلەن بەچنەوە ئەیک بدرێت خودش تەڕازی بێت حکمت جاری لەوەی چییە بۆ ئیلا هەموو ساڵێک زەکاتەکە دەربێنری مەسەلەن ئەگەر بوو زیاتر نەبوو ساڵ جاری هەم حکمەتەکە هەم بۆ ئەوەی کە زەکاتەکە دەدات هەم بۆ ئەوەی کە زەکاتەکە وەردەگرێت زۆر جوان خوای گەورە لە یەک ئاەتی پیرۆزە هەرچی ئەو حکمت و مەقاسیدانە هەیە باسی کردووە ئەفەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها يا محمد صلى الله عليه وسلم تو لأموالي عفوا لمال وحالي أو مسلماناني كوا إيمانا هي بأيني برز إسلام لهم مال كان يعني ببيع استثناء أجر شروط ومرجكاني تيابا درست بو تو صدقة زكاة يعني ورقرة بو دوش يكم بو باكردنوي ضلي دولة منان لا طمعوا لا أويك زياتر بيكنا ولا ثروتي زور بو أويك كوا فيربن كوا بخشن دبن فيربن كوا سخيبن فيربن كوا عطايا هبد فيربن كشكري خواب كان أما نعمته قورية أو هما أو بيوندي بدولة من كانوا هيا والعيني كاتشا ظلي فقيران جوان بكريتوا وخوش بكريت بو أوي حقد وحسدي تيانا ميلت يعني ستالي عفوا ماركس كوقت كتابي كوقت بشيوعي دانا وتي راستكي رأسمالية أبيته هوي صراعي طبقي دولة من دجي فقير بس دكتور بو صالي جارك بو همو صالي دبي زكاة يعني بو زياتر يكتقى بو حكمتي دوهم أويا وتزكيهم ليراب معنا أويا تنمية قشبيداني آبوري قشبيداني علمي وزانياري قشبيداني اجتماعي أو دو هدفة طبعا لجر أو دو هدفة هزارها شتي جوان هي كوا أتوانين باسي بكين أما بوشي همو صالكات شونكي هميشا حتى زرائبش يعني النظامي همو على اقتصادا
ئەوانەی کە حەقی ماڵ و ئەوانە ساڵانەیە زەریبە ساڵانەیە وەکو معلومی جەنابتە حتا لە نظامی تازە و لە نظامی کۆنیشە ئاینی بەرزش ئەیەوێت لە هەموو ساڵێکە تۆ ئەو زەکاتە بدەیت چونکی فەقیر و فوقەرا خۆ بە یەک جار یعنی تێر ناکرێن ئەبێ هەموو ساڵێک ینی مەسەلەن تۆ ساڵێک وەرت گرت دوای ساڵەکە چی ئەبێ مستەمر بێ بۆ ئەوەی کەوا بۆ نەفسی هەدەفەکان هەم دڵی فەقیر و دەوڵەمەنان پاکاتەوە هەم بتوانێکەوە گەشەپێدانی ئابووری و زانیاری و ئیجتیماعی دروست بێت چکە ئەمە دروست نابێ بە هیچ شەکلێک ئەگەر لە عمرا یەک جار بێت بەڵکو ئەبێ هەموو ساڵ تکرار بێتەوە چونکی فەقیر زیاد دەکات دوایی نمووی بەشەریەت زیاد ئەکات ئەمانە مقتەزیە بۆی کەوا ساڵانە بێت نەک بەپێ عمر بێت وەکو حەج لە ساڵێکە لە عمر تا یەک جارە. دكتور هر تایبەت في بسیاری هم زیاتر يعني بکەوینە ناودا یا معلومة قرآن پیروزای ماجا پیاده کردن انما الصدقات للفقراء والمساكين وحتى دماهیکاوی بس جاره بریاوانا جاره سرکی واجبه سرکی فرضت و زکات بدتو چوا؟ طبعا زکات واجبه لسر همو کسک هر مالکی هبه خواهی گورا براستی تخصیصی مالی نکردوا خواهی تعالی فرمی خذ من اموالهم والذين في اموالهم هر مالك بلام ببينج مرج وقت الزكاة لسر جنابة واجبة كبينج مرجي تابع يكم كبقات النصاب يعني معناه وايا حدي أدنى بو تجاوز كذن بو لفقيرية ولهجارية وبو دولة مني يعني مثلا أقل جنابة تقريبا بارتها بيد مقابلي استكي $6,000 $500 تقريبا إسلام نصابك ويا تو صالحي بسراهات محتاج نبوي معناه وايا تو يعني لا فقيري هجاري درشوت شو تتبليكي مامناواندي وأبي لو كاتدا زكاتك بدي كدوني لصدع يعني مثلا قلتو شل مرة تابت وما صالحي بسراهات هرش لك مايا ويان زادي كرت تو أبي أو كاتي أما بيوتي النصاب لكل اشتكى نصابك دارة وحتى بالمناسبة لعلم الضرائب كما يخبرني الاقتصاد الضرائب إيش مربوطة بنسبتك وطبعا ضرائب استاكي زوري ورقرا وبراستكي لا يعني سيستمي إسلامية وزول قانون كان لبريطانيا بتايبتي اعتراف وأكد كما أم سيستمي كزوربي استفادة من لك دولة سيستمي إسلامي وحتى كينز بالمناسبة صاري 1929 كمعالجي أو كساد مشكلي كل أمريكا يكيك لشرطكاني وابوك زريبة تجاوزنك لحدود تا دوني تا سيبت مثلا أوش هاشتيك بلغيك كأبيت نصاب هبت أما يكب دوهم أبي صالي بسرع بروات غيري أويك وأرز إنتاجي أكاد سيهم أمشتي زياد بين احتياجي خوت يعني مثلا تو سيارة بيوستا شرعا زكاتي تيانية مالكت هي زكاتي تيانية شوارهام بيوستا كات كوا يعني أوشتي يعني استثماري بيت يعني مثلا أقل بلان بنسبة بارو آلتون زيوة أقل استثماري شكيتو استثماري شي نكيت هر زكاتي تيايا بوشي بوي كوا تضخم دروس نكات أو طبعا مسألة ترى أو اقتصادي وآبورية وقتني أنا أبغى شرح كذا شلون بيوندي زكاة آسف بيوندي يعني زكاة لقل مسألة تضخم وأمانة شرطي يعني بينجم أوي كأمشتانا اشتكي وأنا بالكوا جزء أكبر وكبيرته أصولي ثابتة يعني مثلا تو شركة كتير سياراتي بيوستا يعني محلات ومكاتب أمانة زكاتي يعني أجر أم بينش مرجيت يا أبو أو كاتي زكاة للسرة وطبعا كل نوعك لزكاة نسبتي خويها وزكاتي خويها أقل حصان كل باسي أكل إن شاء الله. إن شاء الله. باشا زور سپاس دكتور أي سبارت بواني كزكاة ديان غريتو ياخد زكاة يام بيدشي أوان چين چند صنفن؟ زور جوانا أوي كجنابة فرمود أو بوك براي بريزم باسي كرت بيوتي مصاريفي زكاة أوي كزكاتي درست زكاتي في بدري هاي قولة تحديدي كدوة بهشت إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل
يكم شت فقيرة فقير أوي هيتشي نبت يعني يعني توا بس يعني باش مسكين للغة العربية أوي شتي هبت مثلا وكو بعض زول الموظفة كان بداخله راتب يعني بس راتبك بشيناك زور كسي مثلا كسابتك بشيناك أما بيوتي مسكين درجة دوهم يكم درجة فقير كهيتشينية مسكين كهيتي بلان بشيناك درست زكاة يعني بي بدريو زكاة يعني بي أشياء دوايا وطبعا إن والعاملين عليها مقصود بالعاملين عليها مؤسسي زكاة يعني أمش بلقيك زور قولي كخواي قولي ويستويتي كزكاة كبنيرة أخواروا كبمؤسسي كأبي دولة لجل إشرافي دولة نك تدخلي دولة إشرافي دولة مالكو أكاتوا لا رجع أم عامل كانوا لا رجع أم أشخاصانوا كبيوتي جانبي إداري بو فوقنوي زكاة وهروها بو إداري زكاة وهروها بو بشكرني زكاة أما بيوتي عاملين عليها أمانة زكاتك كو أكنوا هروها صرت لك والعاملين والمؤلفة قلوبهم أو إيكا يعني مثلا كابراك الذي دينك وقناعتي خوي بوت إسلام كسب كاركي وازيا لها وردوا إسا يارمتي أدريت بو أويكوا بتواني بجي بمحترمو آزادي خوي بفارزت ببي أويكوا محتاج بو كسكيته رأيت أجا حسن كتو ركيت الشرح إن شاء الله بله لنو أمانة دا يعني أجر أما بكرتي ولا مديتو بو يكسر بتسينا برسياري داهاتو مرجع أواني كزكاتيان بيدا دريت مسلمان بن بله شوكي الزكاة حقيقة لمسلمانان ورأجيرت طبيعية دعي أشيتو بو مسلمانانش خذ من أمواله عفوا يعني كحزتهم أبو مساي نقل كفمي خذها من أغنيائهم وردها على فقرائهم لظلمنا كان ورقرة دعي بيقرروا بو فقيرة كان بس وكو دولة من الله يمسكيه كوفتوايا أقل وكو دولة أقل كوي كردوا لغير مسلمانان شي كو كردوا أتواني أو كاتيا ما دام دولة مناني غير مسلمان بشداريان كردوا لصندوق زكاة أتواني أو كاتا فقيري غير مسلمانش لمجتمعية أتواني بشان بي أما تورشي لوريقري لمسلمان دعاي بيدي بغير مسلمان أو أجر مؤسسة نبو أجر دولة نبو دكتور بونمونا من دمي زكاة بدم بكسيك دبي أو كسب زانم كمسلمانة تاوكو زكاتي في بدم أجر مؤسسة نبو أجر دولة نبو أبي بزاني مسلمانة أبي بزاني أمبيا ويا بارك صرفناك لشتكي خرافو حرامة ناشي بارك دولة روي جناب ثانبات بوشتكي خرافو بحرام أو دروس أجر مسلمان بو بلا من يشكر نبو هر بيد شيء يام بيناشي تسونا أجر نوش أجر خوي أجر لا تنبلي كرت عرزكم أجر نوش نكربو بلام عائلي هبو وكم من دارو أو أنا دروس بدري بي بو يصرفي كابو من دارك باش دكتور فيجان بينا صلا قرابه يعني نزيكيات نوبينوي كسيكو زكاة دد قالوي كسيكو ديت زكاة ور بقرت مثلا مازاني هش صنفن ديارن ويجي مازاني كاتشاب داري خند مثلا $6,000 ايدي هريك كاتشاب باريج بنت داري هندي ديرو نزيكي زيادة تربت باشتره يانجي كيم تربت باشتره مثلا بو نمونه جنكاكي اگر بشت و پاروي زيادة بد زكاتش مال خو بنت دار بوي هيا بدتا ظلام خو يانجي عيال خو اگر عيال فقير بت يانجي ظلام فقير بت زوجو أما حقيقة إنسان بو خزمي خوي بيقومان بو خزمي خوي أجر فقير بن أو مواصفات عنيت يا درست بيت يعني فقير بيت يعني مسكين بيت يعني مثلا قرضي لسر بيت ونتواني بيداتوا بيقومان يعني زكاة يعني حتى الصدقة خيركي زورترا بو خزم وكسوكاري خود لا أوي كبيدي بشخص كتير شونكي أوان زياتر بيونديان بجناب توهية زياتر علاقيان هي جال برو شرعا الأقربون أولى بالمعروف وأبيت الصدقة شو الصلش بس بيكشر أوي درسني كزكاتي بدريتي لخزم باوكو دايكو بلين بابيرو يعني ننككان أو درسني شونكي أجر فقير بن واجبه لسلم فرق بغيظه باحترامه أبي نفقيان قال بوش الأقربون أولى بالمعروف وكوباسة كردكتور جان بلام شكر
سێهەم ژن ئەم سێشتەیە دروستە ما عدا ئەم سێشتەیە ئەم سێ کەسەیە ئەم سێ نەوعەیە دروستە زەکات بدەی بەڵکو باشترە کە بیدەی بە فەقیری کە محتاج بێت. وەکو باسی منداڵەکان کرد ئایا پیاو یان دایک یانی ژنبی یان پیاوبی بۆیان هەیە زەکاتی ماڵی خۆیان بدنە منداڵەکان یان کە ماڵەکان جیابێ بەڵام حاڵیان باش نەبێ یان عینەن شت ژن بووی هەیە زەکاتی ماڵەکەی بداتە پیاوەکەی کە پیاوەکەی پارەی کەم بێت یان محتاج بێت یان قەرزار بێت مێردەکەی زۆر جوان ئافرەت بۆی هەیە زەکاتی خۆی بدا بە مێردەکەی ئەگەر فەقیر بێت بە بێگومان حەدیثی صحیحشی لەسەرە حتى ابن مسعود كجنكي فرمي دبا ابن مسعود صدقة وصلة صدقي فرزش أو بيقمان هيج قماني أو يدرس نبت نيرد ناتواني بيدا بجنكي أما يكن أما أو برسالكي دو همد كفرمود مثلا بلين جنابة كرة كتاب ويكا مسالك بخومان بينه كرة محتاجة يعني خوي لوانية محتاج نبي من على شرعا حتى نوش يعني وەکو پێرم حەفید ئەوانش زەکاتیان پێ دروست نییە بۆچی چونکە ئەگەر فەقیر بوون پێویستەکە باپیرەکان پارەیان بداتێ و نەفەقیان پێشێت کەوا بوو نەوە چ لە کچ بێت یان لە کوڕ بێت زەکاتی پێ ناشێت لەبەر ئەوەی چونکی ئەگەر فەقیر بوون ئەبێ باپیرە نەفەقیان بکێشێت یعنی ئەگەر فەقیر بوون ئەسڵەکە ئەوەیە ئەوان گوناحبارن چونکەوەیان کردووە منداڵەکانیان فەقیر بن پێش ئەوەی بگاتە حەدی زەکات بەڵێ ئاخر ئەبێت باپیرە زەکاتیان باتێ بەڵام عەفوان نەفەقیان بکێشێت ئەگەر مەسەڵەن نەوەکان یعنی مەسەڵەن مناڵەکان کوڕی ئەولادی کوڕەکەت مەسەڵەن واجبە تۆ جەنابەت کە وەکو باپیرە ئەگەر فەقیر بن واجبە لەسەر شەرع وفي محكمة شرعية واجبك على السلك أنا فقيام كيش بله نك باشا دكتور بابەتێکی دیکە زۆرێک هەن زەکاتیان دەدەن بە دامەزراوە یاخود ڕێکخرا و یاخود کەناڵێک بەمەبەستیەوەی کە بانخوازی دەکات ئەمە لە پێناو ئیسلامە ئیدی هەر مؤسسە و دامەزراوە و ڕێکخراوێک و کەناڵێک کە بانخوازی دەکات پێدانی زەکات بەمانە دروستە؟ خۆی بۆ پرسیانی جەنابەت دوو بەشە باشە بەشی یەکەمیان بۆ ڕێکخراوەکان ڕێکخراویش دوو بەشی هەیە ئەگەر بفەرمون چونکی بۆی کەوا حکمی شەرعی ئەبێ واضح بێ ڕێکخراو هەیە وەری ئەگرێ وەکو مەسەڵەن ڕابطە وەکو مؤسسەی بەرزانی مەسەڵەن پارەکە وەرئەگرێ و ئەشێت تەوزیعی ئەکات لەسەر جیهات ئەمە تەمان وەکیلن بۆ جەنابەت ئەوە دروستە بێگومان مادام بە شەرتێک مؤسسەکە شوێنی سیقە بێت ئەگەر شوێنی سیقە بێ و پیاوی باشی تابێت و خوانەخواسە گەندەڵی و خراپیتیانە بێ ئەوە تۆ ئەیکەی بە وەکیل بێگومان دروستە و هیچ کیتیانیە و بەڵکو لەوانەیە ئەوان زیاتر ئەتوانن خەڵک بزانن کەوا فەقیر و فوقەرا لەکوێ و نەوعێک لە تەوازن دروست بێت ئەوە بێگومان ڕێکخراوی ترێ وەکو جەناب تەفەرمی ڕێکخراوێکی سیاسیە یان ڕێکخراوێکی ئیجتیماعیە ئەمانە حەقیقەتەن ئەگەر کاری ینی دەعاویان نەبێت و بانگەوازیان نەبێت بە شەکلێکی ڕسمی زەکات پێیان دروست نییە چونکی ئەوانە ئەبێت خۆیان تەحملی خۆیان بکەن یان دەولەت یان مجتەمع یان بە هەر شەکلێکی تر زەکات مەخصوصە إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله سبيل الله أبيت يعني شمولي دو بشكات بشكان أجر أواني كوا مثلا لوقت خويان أهل وقت مثلا جهاد يعني كذوا يان دعوة أكاو متفرغة بو دعوة أما هركسك بيتو بلا والله من مؤسسك دعويمو أمانة أما طبعا زكاة دروسية بإنسان احتياطي تابكات لمشتانه دکتور جان کابراەک دەوڵەمەندە هەموو ساڵێک پارەی زەکاتەکەی دەردێنێ بەڵام نادا بە فەقیر هەڵی دەگرتەوە 2 ساڵ یان 3 ساڵ زیاتر خانوویەک بۆ نمونە باڵەخانەیەک دروست دەکات شوقە دابەش دەکات بەسەر هەژاران ئەمە دروستە کوی دەکاتەوە یان ئیلا دەبی هەموو ساڵێک کە دەرهینا یەکسەر بداتە هەژار و فەقیرەکان پێداویستی توزانم ڕۆژانەیە یان ئەو ساڵەیە زەکات وەکو جەناب سوالەکەی یەکەمت زۆر جوان بۆ بۆشی ساڵانەیە زەکات ساڵانەیە دروست نییە تەخیر بکرێ بە هیچ شەکلێک مەگەر کەسێک نەیبێت سوی لەی نەبێت شتێکی نەبێت ئەوە جیایە
ئەوش طبعا حکمی خۆی هەیە و پێویستی بە تەفسیلە ئەمما واجبەکە ساڵەکە هات بەسەرا زەکاتەکە بوو ئەبێ ئینسان ئەو زەکاتە دەفەکات بۆ هەژاران و ئەوانی کە پێویستیان دروست نیە تو بڵێ وەڵا زەکاتەکەی ئەم ساڵم کەمە کۆیە کەمەوە لەگەڵ زەکاتی ساڵی دووهەمە وای ئەیدەم بە زەید و بەعوبێ ئەمە دروست نییە بە هیچ شەکل. بەڵێ دکتۆر هەر سەبارەت بە پێدانی زەکات زۆر کەس هەیە ینی ناوێت ڕاستەوخۆ زەکات بدات بە کەسەکان جا لەبەر هەر هۆکارێک بێت وەچیلێک هەیە زەکاتەکە دەدات بەم و ئەو تەوزیعی بکات یاخود بیدات بە کەسەکان ئەگەر بێت و ئەمە باس لە حاڵەتە دروستەکەی ناکەین کە زەکاتەکە دەگات بەڵام خوا نەخواستە ئەگەر هاتوو کەسە وەچیلەکە ڕازگۆ نەبوو دوور لە ڕێی ئەم مەجلیسە و جەنابەت بە جۆرەشی دیکە پارەکە نەگەیشت یاخود زەکاتەکە نەگەیشت حکمی ئەو کەسەی کە زەکاتەکەی داوە ئەوە هیچ وەچیلەکە دەزانم لەبارەوە ئێستا کە قسەدەکەی کە حکومەکەی چییە بەڵام ئەو کەسەی کە زەکاتەکەی داوە ئایا زەکاتەکەی گەیشتووە لەسەر نیەتی خۆی یاخود نا چۆنە ئەمە ئەگەر قسەیەک لەم بارەوە زۆر حقیقەتەن لە مەسەلەی زەکاتە ئیکتیفا ناکرێت ینی بەوەی کەوا وەڵامیەتەکەم باشە و ئەم پیاوە باشە ئەبێت تەئەکوت کات ئایا ئەم پارەیە چۆن گەیشتووە يعني مثلا ئەڵوا من بڵێن کەمی وەکو بەڵگەیەکی بچووکە مەسەن 100,000 دینارم داوە پێی ئەو ملیۆنە دینارم داوە پێی باشە تۆ چۆن سەرف کرد ئەگەر پاری خۆی بێت لە شەریکات و لە هەموو شتێکە پێویستەکە وەصلی هەبێ پێویستەکە تەرتیبێک هەبێت يعني دروست نییە مجرد ثقة ئەوە بابڵێ يعني مجرد ثقة لە زەکاتە دروست نییە بەڕاستی ئەبێت نەوع تەئەکودێک هەبێ لەسەر ئەم پارە گەیشتوتە ئەسحابەکان ئەگەر خوا نەخواستە چوو غشی کرد و تەحایولی کرد و وەصل ئەو کاتەیە کابرا گوناهبار نابێت بەڵام وە پێویستی شەکات کە متابعی ئەم شخصە بکات بزانێت سیرەتی چۆنە ئەخلاقی چۆنە ڕەوشتی چۆنە يعني ئینسانی مسلمانی حەقیقی يعني دوو لە ڕووی جەنابەت مغەفەل نییە کە ئەبێت عاقڵ بێت ئەڵێ کەیس فەطن يعني زۆر بیر ئەکاتەوە زۆر زیرەکی هەیە ئینسان ئەناسێت ئەمانە خاصەتەن ئەو ماڵی خوایە دوایی فەقیر و محتاجان چاوەڕێ ئەکەن پێویستەکات بەوەڵەن احتیاط بکە لە زەکات ئەمما سەدەقاتی عامەوە يعني نوعا ما خێرێکە يعني ئەگەر احتیاطیشی بۆ نەکات گوناهبار نابێت. تمام دکتۆر گەلە جۆرە بەحسێ خیر و سەدەقاتی دەکرێن یعنی هەوسە خێرێ بکە دەستی خۆی ڕاستێ دەستێ چەپێ پێ نەزانێت بوو زەکاتیژی هەمان کار بێتەکرێن یان زەکات بێت ئاشکرا بێت حتا چاو خەلکی دیژێ دەوڵەمەند چاوی خەلکی بکە ئەوێ زەکاتێ دێت. دوو ڕێی هەیە لە فقه ئیسلامیە یەکێک لەو ڕێیانە وەکو ئەوەیە کە تۆ زەکاتت دا پێی بڵێت ئەمە زەکاتە بۆچی بۆی کەوا منەت لێ نەزانێت شکی زەکات حەقی خوایە چاوەڵێتی ويعني والذين في أموالهم حق معلوم أما لصرف إخوة وتخصيص كلام زل علماء كان واضح بلان بلاي منوا پێویست ناکات پێی بوترێت ئەمە زەکاتە ئەتوانێ هەر پارەکەی بداتێت هیچ پێویست ناکات چونکی ئەمە نێتەکە لای خوایە لەوانەیە ئێستا زمانی زوو وابوو زمانی زوو ئەو سەقافەتە هەبوو ئەگەر بوترایە زەکاتە ئیتر بە مرتاحی وەرێگرت ئێستا بەعەکسەوە بڵێ زەکاتە لەوانەیە فەقیرە نوعا ما تووشی خەجەلێک بێت تووشی شتێک بێت جا لە بڕۆ پێویست ناکات بوترێ زەکاتە بەڵام باشتر واتانێ لە بەرچاوی خەڵک نەبێت. ئێمە دوو قاعدەمان هەیە بالمناسبە خی گەورە باسی دوو قاعدەی زۆر جوانی کردو ئەڵێ ئەگەر تۆ ماڵ و سەدەقەت دا بە فەقیر ئیخفایکە ئاشکرای مەکە ئەمما ئەگەر داد بە جیهاتی عامە دروستە تۆ ئاشکرایکەی بۆی بیتە قودوە. باشە مامۆستا یانی ئەوەی باس کرد کە بێ بیشارێتەوە بەڵام ئەگەر جیهاتی عامە بۆ شتێکی دیکەی یانی ئەگەر کەسێک بۆ نمونە من زەکات دەدەم بە کەسێک لە بەرچاوی خەڵک لەنێو مەجلیستا یاخود لە بەرچاوی کامێرا بار زۆرێک من گوناحبار دەبم زەکاتەکەم گەیشتووە ئەمە چۆنە قسەیەک لەم بارەوە بکەیت. نا زەکاتەکەی دروستە بە هەموو شەکلێکەوە چکە فەرقەیە لە بینی دروستبوون لە مجرد ئینسان زەکاتەکەی دەفع کرد وەگەیشتە فەقیر و فوقەرا ئینشاءڵڵا دروستە ئەمێنێتەوە سەر ئەجر و ثەواب ئەگەڕێتەوە بۆ نێتی خۆی ئەگەر نێتی وا بێ ڕیا بێت و بۆی خەڵک باسی بکات و ئەوانە بێگومان گوناهبارە بێلەوە بەڵام زەکاتەکەی صحیحە. باش ئێمە وەکو يعني بچینە ناو ناحیەی ئوسوولەوە فەرقێ لە بینی حکمی تەکلیفی و حکمی وضعی. حکمی وضعی معناوە دروستە یان دروست نییە ئەمە دروستە ئەمما ئایا يعني ئەجری هەیە یان ئەجری نییە
ئەمە ئەمێنێتەوە تا ئینسان زیاتر یعنی ئاشکرای نەکات باشترە وەکو جەنابەت فەرمووجاریەوە وەکیلێکی باش یان ئەیدا بە جەمعیەتێکی خەیری جەمعیەتی خەیریەکە کە شوێنی سقەیە ئەو تەوزیعی ئەکات و تەرتیبێت. دکتۆر جان کابرایەک خانوو یان شوقە یان دوکانی هەیە بە کرێداوە ماگانە ئیتر کرێەکەی وەردەگری و بەشی ژیانی خۆیەتی پێی بەڕێوە دەبا خواردنەوە هەر شتێکە یعنی بەشی ژیانی خۆیتی ئەو شتێک کە هەیەی زەکاتی لێ بدا کە مڵکەکەیەتی کرێ لێ وەردەگرتەوە یان ئیتر ئەوە بەشە مەسەنم بەشی ژیانی خۆی مەساریفی ژیانی خۆی لێ دەردێنی ئەگەر باسان کابرا سیارەیەکی بەکرێ داوە یان ماڵێکی هەیە بەکرێ داوە ئەم کرێە دوو بەشە بەشێکی ئەوەیە کە خۆی لەسەری ئەژی مادام لەسەری ئەژی زەکاتی لەسەر نیە ئللا ئەوە نەبێت کە زیاد بێ لە احتیاجی خۆی ئەمما من مەسەرەن ڕاتبم هەیە کە میثال الحەمدولله مەسەرەن وەلە عینی کات شەقامەیەک شمەیە بە کرێم گرتووە لەم حاڵەتە ئەو ئوژرە و ئەو کرێی کە وەری ئەگرم لەو ماڵە یان لەو سیارەیە پێویستەکە مەجموعەکەی ساڵانە چەندێکە زەکاتەکەی بدەن بە نیسبەت 2.5%. مجموعە ئەو کرێی کە وەردەگرت ساڵانە لەوی بدا نەک مڵکەکەی. زۆر کەس لەوا غەڵەت ئەکات زۆر کەس هەیە کە ئەڵێ مادام زەکات لە ئوژرە و کریان نییە ئەگەر مەگەر مێنێتەوە یان نەمێنێتەوە مادام تۆ ژیانت لەسەری نییە وەکو ئەوە واجبە زەکاتەکەی بێشکێمە ماڵێکی زیادەیە لە جەنابەت تۆ سەرفت کردووە لە شتێکە حەق ئەیانی ئەبێ مافی فەقیران نەڕات. بەڵێ دکتۆر لەوە زیاتر ماندوود ناکەین زۆر سپاس ماندوومان کردیت خوا بتپارێزێت بەڕێز دکتۆر علی قەرداغی ئەمینداری گشتی یەشەتی زانایانی جیهانی ئیسلام لە دەوحەوە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ خوا پایدارتم ئینشەڵڵا خودش ڕازی بێت دکتۆر وەلەو هینە لوێرێ دژین باسین وەک مسافرژی حسێ بن هینە وڵاتی خونە بێژن دوعایەتوانەژی قەبیلترن یعنی زیتر قەبیل مەش دوعا بێ بەهار نەکەن ئینشەڵڵا خودش ڕازی بێت بدەشتە ڕازی بێ و بچنە بەهەشتێ و داوا ئەکەم لە خوای گەورە کە کوردستان هەمیشە ئەمن و ئاسایشی تیابێت و ئینشاڵڵا زیاتر پێش بکەوێت وەخوای گەورە ئەو گەلەش و پارێزە لەگەڵ هەموو گەلانی مسلمانانە یا رب. بارەکە الله فیک گەلە سپاس وای هەر بژی هەمی گۆڤۆ هەندە پرسیارەت هەین ساڵانە تێنە دووبارەکردن بەرکو بیرئینانەوە هەمی گۆڤەوە باشە وذكر فإن الذكرى تنفع المؤمنين كرم خلتنا كربت فيجا إن شاء الله هركي كو باري زكاة الهي يكسر بدت خدي خيرها هم يوبن بيست إن شاء الله بركة تيادك إن شاء الله إيه برا كيف بتشينا لاي مسعود للدهوك ولا قلمانا اللي أوبرست شكان أنجام دريت لا يشيك لا مزقوتك شبيت ليلة القدر شوي ليلة القدر زندو دكريتو إيدي مسلمانان بجوش وخروش ودعاء كان لخدا طارينا بوي بربركة فري أمشى وبيروز بكون كليلة القدر أو كرم مسعود محمد لا يشيك لمزقوتك كان لشاري دهوشي دهوكا رنجين مسعود براتوجي المزقفت خدي قبيل كت أوجه هرب عبادات حساب بظنين كدو كي كشوا وبطيبة تجي ناف مزقفتا تا وزندي كرنا شافت ليلة القدر شو دار باظبط بيقومون كشوا هواكي صارج درفة اللي بات نافا مزقفتان دا كشوا هواكي جرمي آينيش لا مسلمان وقتها بريفا برنيل بس المزقفتا سيدو مدام جمريك حتى كونوا كا نویجت نویج سات نکردن و الفری امامی پیش نویجی بو نویج خوینات که رجع کازوریا نویج خوین افروکا یا مجمع فشفت نوافه مزگفته داد اما دبون ل دیاره کنو که بدماهی کاتیا بشکش زور شوانا در کت نجدر و افده شفت اخیری کوب شوالیلة القدر تهت ناس کردن دیاره خلک که زور قصتا و مزگفتات کتن از هول دم گل هندک شوانا باوم دیاره هندک جوانا مجیل قرآن خواندن نه هندک دی مجیل نویج هندک دیجی دعاء وخود كان شكو في شبت هني قالك بيروز وبهانة دا في صرمانة أس دا قال مامي خبافم مام خدي خيرا وقبيل كاتنا باكر راستا خود قال هذا دوينا فدشت رجع في شبت هني شبت بيروزن طيب تيفش ده شبت دماغي كيش مه رمضان بيروز بله توك نبيش خوينك توك بصرمانك أبو كالفيري تشو دعاء كرن تيفيه تجيانه خد من دعاء بخود كير بعائلة خود كير بو ملاتي تكير بو همي كسد بو همي بالصرمان ترى مثلا ده كم شفت تميني حتى دلان كان جيف شفت درباز بو يا نفت بهت انت نيته بميني والله ده ديما كي
پشتی بیسته من این یتمینم حتی دیموکی بله بله تو چیکار کردی امام؟ بله تو چیکار کردی؟ بس مهندس متقاعدم بله بله خدا وری کار خودش ترزی چند یا گرینگه بطیبتی بسرمان وان شفت دماغی که داد مین تهشیار شفت و ساپیروس کل بجن دعاء فاشا و گلک بهان الدف خدای أبو ليلة القدر تيدا أبا إيكا بشتي إنجيجي ك خيرترين روش أو رجن بشتي بستي رمضان بله وقت پیغمبر صلى الله عليه وسلم قلت خدا دعا و رجی و نویجت ها قبیل کرد أجمعين إن شاء الله همي بصمم همي بصمم از گل ماما کدی باغم گل من دابالند ماما عزیز السلام علیکم ام بابا که راستا خود گل دادوینا مام خود رجی و نویج و عبادت و قبیل کرد إن شاء الله همي بصلوات رحمة الله بله اف شبتانی گلکت پیروزن بله تو دمینی هشیار والبك سيد ليلة القدر. بلا من دايش بله تو چه دعوت که امام يعني تو کسک تعمرك و صابوران دی تو خدا حس که رحمت چبو ما. ملت ما بو کسو کارت بتکرن والله من خدا رحمة معني وبعد أولا خدا رجوني بيد بصرمان همي جا قبيل يد خدا ما بدأ بحشت خدا ان شاء الله خدا راسي عضلات خب بجد دري بابر سوري بلد ملتي ماذا بله المال عياله تو تینی یا جیتو بتنی والبك سنيوتي تو هر تیم مزگفتی اون تو المال جهنده جورت من هشیار والبك جورج ظنيت خدا خير خدا است ان شاء الله دعا و روزی تقابل من ان شاء الله زور سپاس بده زور سپاس ما جوان اوه یکش مزگفتانه بگمان مزگفتن دین دهو که جی همی حتی کدرنگ مسلمان نوا مزگفتادات مینن نویجات کن دعات کن و هنجي دعاء خير وما بكن وامجي دعاء خير وكان توی المزگفتی جهتا پیروسترا تو دعا بکن أري والله تو دعاء مال أبو مسعود كبير نكا دعاء بوش كبير نكي ها هي خدش ترازي ان شاء الله هي خدش ترازي بت يا ربي دنوفي وينين دعاء شي بو جواني بكان إن شاء الله بزوترين كات جنبي نكي داني شمرا ومنيش برا أوي مرازي حاصل بي أتواب لي حق النبي خدش ترازي بت برا اسناوي يوم ما بيجن ان شاء الله بل تو دي بابت هرهبي برا هرهبي برا. خدش ترازي بت كشو هوا يناف مزقفتي دا كشو هاي كي بيدنگ همي مجيلي عباداتينا پرستني ان شاء الله خدش هميا قبيل كت يا ربي و ام فيري جيت كينو قال ما مستوى و دكتور جيت قال ما ان شاء الله همي برز راقرتنو زندي كرنا شافت ليلة القدر بت يا ربي ما مصطفى معروف اعمل معانا معروف فيجاري آمادنت خدمت آي خودش ترازي بد فيجاري چنكي شافت ليلة القدر بله تشتكي طيبت شافت ليلة القدر عم قولي بين ما هي طيبت يا الله قولي بين يا جماعة الله. دفت خوراكنا فن نابي خدي بين يا الله چه شبک پیروز خدای من یه ناف کری خدای من یه ناف کری آوه و لیلت القدر تدا قرآن وره کری تدا قرآن بره کری چه شبک پیروز خدای من یه ناف کری خدای من یه ناف کری آوه و لیلت القدر تدا قرآن وره کری تدا قرآن بره کری لیلت القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة خيرا بشوي قرانا خيرا وبهزار هيوانا خيراوي بهزار حيوانة انخاري همي ملايكة حتى جبريل يدقلوانا حتى جبريل يدقلوانا خيرا بشوي قرانا خيرا وبهزار هيوانا خيراوي بهزار حيوانة الخاري همي ملايكة حتى جبريل يدقلوانا حتى جبريل يدقلوانا ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر
القدر اشتيه جدس خونك دياريه جدس خونك دياريه كطاع الدعاء ونفش حتى سبيدي تناهيه حتى سبيدي تناهيه ليلة القدر اشتيه جدس خونك دياريه جدس خونك دياريه بقطع الدعاء ونفش حتى سبيدي تناهيه حتى سبيدي تناهيه ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ما شاء الله مرحبا يا اخوه ما عندنا بن وي هربجي ان شاء الله خير وبركات في هيفو بيروز وطيبة تجي فون شافت ليلة القدر بجهة اللهم امين اللهم امين اميجي خير اللهم امين اللهم امين ئەمستا ئێوە گرۆپەکەتان هەر پێکدێن لەو پێنج کەسە یان 12 کەسن تو مشغول بووی سەرەتا یاکەم سەرەتا مەشغوڵ بوو مایکیان لە بەچارەکەن گوتمان 12 کەسین 12 کەسین هەر ئەو کاتی کە مایکم تێکچ بوو بۆیان چادەکردم مەشغوڵ بووم بەڵێ ببوورە هەر وا پێویست بوو پێنجمان حاضر بن پێنجمان حاضر بووین یاخوا بەخێر بێن لەو لەو گرۆپەدا بەست تۆ ینی سرودەکان دەڵێ ئەوانیش کۆرس من و گاک ئەرشەد پێک وە دەڵێین ئەها و هەشتمان هەیە کورسن هەشت کورسن کۆرسن هەشتان کۆرس من و گاک ئەرشەد دایە من نازانم پرسیارەوە لێکردبوو کە کلیپیان هەیە یان نا نا مادەم کلیپتان هەیە تا ئێستا کلیپمان هەیە بەلا کلیپمان هەیە و زۆرمان هەیە هێشتا ئێستا تومان نەکراوە هی نوێ ینی تا ئێستا بۆ ئەو ساڵستان کرد تومارکری هەیە حاضر کە بێ کلیپ و کلیپش هەیە بۆ ئەو ساڵ و زۆر هەیە کە بێ نە تومارکری و نە کلیپ کراوە ینی هێشتا ماوە هەندێکی دیکە تۆمار کراون بەڵام تا ئێستا کلیپ نەکراون دووسێکێکی هەیە هەر پرۆڤەمان نەکردووە لە سەری حاضرمان کردو ئینشاءڵ دوای جەژن دە پرۆڤە لەسەر دەکەین ومستر عبدالعزیز سليمان هي لزاخو بەڵێ خدای خێرایی بمێسێت ئینشاءڵڵا هەری کاریامەت کرد گەلک گەلک جامێری بۆ خێرە خوا بێ مقابل ئەنا بینە فترە دەبێت ئەوە من ئەیکە حاضر کردی بووە وەرنداز بژم وە کۆجرێت چەوانە هوزان و ئاواز هەر ترتیبت کرد و حاضرت کرد جوازت کرد ڕێز و سڵاوێت تایبەت ڕێز و احترام قافازە خوژە ڕاستی کە پاڵپشت و هاریکار شتەوان و باشە لە ڕووی تێکست و ئاوازەکان ینی ئێوە هەر پشت بە خۆتان دەبەستن یان ئەو کەسانی دیکە لە هاوڕێیانتان ئەوانەی کە هاوکاریتان دەکەن تێکست و ئاوازتان دەدەنێ یاخود تێکست و ئاوازی دیکەش وەردەگرن بتانەوێ بگەڵێنەوە هۆزان و لەحن بەڵێ کە هۆزان و ئاواز کە ببینین پەیوەکان جوانن و بەڵێ وەکو کە ستایلی ئێمەیە هەر وەردەگرین بە مەمنونیەوە ینی مەمنون دەبین بەڵێ ینی ئەو زیاتر ئەو شتانەی کە دەیڵێنەوە با بڵێن کە دەیڵێن ئێوە هۆزان و ئاوازەکان ینی چین چ جۆرێکن هیچێن مەدحی خوا و پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە تایبەتی بە ڕەمەزانەوە بە لەیلەتڵ قەدرەوە بە مەولد نەبەویەوە مەبەستم ئەوە نییە مەبەستم ئەو ئاوازانەی کە بەکاری دەهێنن هەوڵماندەوە ئەوە فترایەکە لەگەڵ مامۆستا عەبدولعەزیز کە هەر تایبەتەوە بە وڵات و نیشتیمان و ترتیبێک بەکەوتوبنیاخوا مامۆستا معروف خەڵکی بادینان هەموو شیوانە بە هەموو نەوعەک هەوڵ دەدەم بە سوورانی قسەش بکەن لەوەی هەموو خەڵک تێ وای دەست چۆ بەدەمەزانی تێ سۆرانی ئاسانتر ئێستا خۆم دەتوانم قسە بکەم بەس مشکلەکەم لەوەرەکشتی قسە ناکەم لەبەر نێرومەیەکەی نێرومەیەکە لێم تێکەڵ دەبی لێم تێگەچی ببوورە سوانیەکەم ئەوە دیێژی ینی سوۆریەکەم مەزبوور نییە بەڵام دەرەجەیەکەم ئەدی فێر سوورانیشتان حاضر کردێ و سوورانی حاضر کردی هەیە هەیە گۆ بدنی نایکێ
حزب كندق وياخذين والله ما حسيت والله. جبر هندري نبرا اما موسى ارشد ورا فيري لا تو يسروني بيجي وام بقري والله جم ما مست ارشاد توشكر هر لزی بلال جي خوبت بلال جي خوبت ما مست ولا جي خو اما بلال دست بك بزونه كو اگر تكست الدفع اگر پیوستی شامپیه دن جبراشم زور خوشم آدم سورانیه بابا خوشی بجدار والله من دنجب خوش نیا نه والله دی يلا، زين. اگر او هم بلال جي مرتاح تری خوبت. فرمود جگاتان بگور بلا ما مستوى تكست بين تدري آه. اي دست خو شوي خودش ترازي بده ان شاء الله اي هربجين اول سرچ بابتك يا هر ما دي حب دينا مدينه المنوره ان شاء الله يلا دابتشين هذا بي مدينه فيزا المنوره ان شاء الله يلا بي فيزا برف مدينه خير اخذ اياك دبابچینە مدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە جعلمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە جێگەورەی مرسەلینە دبابچینە مدینە ئەو شارە چەند شیرینە أو شارع شيرينا في علمة وجيك أيدينا جيك وري مرسلينا جيك وري مرسلينا پیغمبر من شيرينا شفای دردو برينا شفای دردو برينا خدا فرموی لقرآن توی سرواری او دینا توی سرواری او دینا دبابچینە مدینە او شارە چەند شیرینە او شارە چەند شیرینە جعلمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە جێگەورەی مرسەلینە ڕۆناکی چاوم هەردۆی توی شاهی مدینە توی شاهی مدینە سرت بەرزکە بە قوربان حالی ئێمە ببینە حالی ئێمە ببینە دەبابچینە مدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە جعلمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە جێگەورەی مرسەلینە سەد ماشەڵڵا چەند خۆشە بۆنی ڕەوزای پێغەمبەر بۆنی ڕەوزای پێغەمبەر سەد ماشەڵڵا چەند خۆشە بۆنی ڕەوزای پێغەمبەر بۆنی ڕەوزای پێغەمبەر هەروە بۆنی ئال و بەیت بۆنی تۆیە پێغەمبەر بۆنی تۆیە پێغەمبەر دەبابچینە مەدینە ئەو شارە چەند شیرینە ئەو شارە چەند شیرینە جعلمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە جێگەورەی مرسەلینە اللهم صل على محمد وعلى ان شاء الله خدش ورزي بس یا خو من دیره ان شاء الله درفت بيك بتشي بتهم ام وافيد برزار بين برنامج بيك بتشينا مكه ومدينه والله ان شاء الله تام تشي جواز بانيه اره والله وديني بصوراني ولا بتشكي طبعا جواز ما مست اره والله دستان خوش ان شاء الله يعني هبوني او كورساج لقالي او رخصنا وانا يعني تامتيش شي وي. تايبه ذاته تامي ها سرودي قديمه اه نك بلي دبي استابي نظام هندق قران اكاتي كاري خوي مثلا لحجري دا قلت وي، وانا بالضبط. تامتيش شي زور تايبتي هبو بالضبط خوش بزور ها اوش برندي طموح سبحان الله تشتي تشتكو وكي خوبت وكي قديمتر عينه چونكي ام خوجت قديم طوم ترى ام تشنوي وقتي راس بيجي وايش الله خدش راضي بيجو سر به مسئله تشتي یه بری از بیشم تستکی تایبت و هی پشتین گم دیگه خودینه کیشک بی تب بحث کر ما تشتكي هي سيدة
مرحبا سيدي همي أنبياء مرحبا صد هزار جل مرحبا مرحبا أفاد هي ما تقريبا كليبة كمتواضع بسيط ما ممكن كاميرا بسيطة محلية منطقة ما بريد 12 صالة ما تصوير كريا حتى في هر سال رمضان دهان جرا تلفزيون المحلي ده ما دوك تي في زاخو تي في دلال تي في تدخوري خلق الفيجات إن تخوري مشاركة مؤشرات ذنب هزارات خلقي يادگاری خلقي قال حاجة كريا راست ما قلت هاي ام خود حس كده بردم ام بجاره بچینه بابتك ایدی بله راپورتك كتايبه سرچه راپۆرتێک مانەیە لەسەر دووەم کۆنترین مزگەوت لە شاری سلێمانی مزگەوتی محەممەدی خاڵ شێخ ئەمین خاڵ هاوکارمان دالیا کەمال ئامادەی کردووە بابزانین چ زانیاریەک لەبارەی ئەو مزگەوتەوە هەیە بینەردەبین یا الله بەنسبەت مزگەوتەکەمانەوە مزگەوتی شێخ محەممەدی خاڵی پێڵێن مزگەوتی قازیشی پێڵێن بە هەردوو ناوەکە پێڵێن چکە شێخ محەممەدی خاڵ خوا عەفویکا قازی بوو ئەو کاتانەی کە ئاهاتە ئێرە زۆر جار ئەهاتە بۆ کاتی نوێژەکانی لێرە نوێژەکانی تەواو کرد و نوێژەکانی لێرە بەڕێیە کرد یەکەم مزگەوتی سلێمانی مزگەوتی گەورەی سلێمانی بوو مزگەوتی شێخ محەممەدی خاڵ دووهەم مزگەوتە لە سلێمانی شێخ محەممەدی خاڵ خوا عەفویکا هەتا مابوو خۆی هەتا توانیوێتی لێرە فەقێ هەبوو ژووری فەقێ و شتەکان فەقێکانمان ئێستش مەوجودە تێک نەیراوە چۆنە هەروایە وەختی خۆی شێخ محەممەدی خاڵ خۆی فەقێ هەبوو لە مزگەوتە مامۆستا شێخ محەممەدی خاڵ وەختی خۆی قازی بووە لە سلێمانی لە دوای ئەوە هەتا کوێنێ لە بەغاش بانگیان کردووە کە مەسەلەن نازانم بۆ ئەو کاتە چۆنی بووە کە بانگیان کردووە هەتا نەچۆتە ژێر ئەو قسە و کەلیمە و شتانە هاتوۆتەوە وتێتی ئەگە من وازم لە مەنسەبەکەشم هێناوە من ئەو شتە ناکەم ئەو کاتە کە هاتوۆتە ئێرەیتر خۆی زۆر جار خۆی ئیمامەتی ئێری کردووە پێشنێژی مزگەوتەکە خۆی کردوێتی ئەگە مەلای لێ نەبوو بێ هەچ کاتێکیش ئەو مەلای بەدڵی نەبوو بێ لە قورئانە حیفظ نەبوو بێ لە قورئانە ڕێک و پێک نەبوو بێ و زیرەک نەبوو بێ نەیهێشتۆ بێتە میحرابەوە چەنەها مامۆستا هاتۆتە ئەم مزگەوتە مامۆستا شێخ محەممەدی خاڵ ڕێ وی دەستێ تافکۆڕە مەخوش و تایبەتیژی وێ کەشە هەوەی تایبەتت ناوای مزگەفتەوە دووەم گەڤنترین مزگەفتمانە بەڵێ دەچم مانەوەتەنە کۆ گەڤنترین مزگەفت شێوەیەکی دەزانی نابەخوای گوتم بەشکەمە تو بزانی نەکسەر دەم ئەم بێ جۆرێ بچینە هەم سلێمانیە چینکی بەن کەمە سلێمانی بەس چون لەنۆ مزگەفتێدا و هەم زاخۆژی دو هەفکارێت خوارگرین گرێدای دیاڵە بەری سلێمانی و بەری زاخۆ ئەم هەولێری وەرگرین هەفکارێ مە ئازار فاروق واکە ڕاستەخۆ الکیری الهەولێریە دیالمەدا سەرچێ سەر بازارکردنا شەوێت هەیڤە ڕەمەزانە پیرۆزە تایبەتیژی نزیک دەبینەوە لە جەژن خەڵکی بازار قەڵەکانیان بەبییر دێوی لە مدالجکمان دەکرێت دامان دەنا دەمان ژمارد ڕۆژ بە ڕۆژ ڕۆی گوزەش ئەفکارێ مایل پێشانگەها نێودەوڵەتی و هەولێرێک و بازارێکی تایبەت هەیڤە ڕەمەزانە پیرۆز وێری هاتیەڤەکردن تشتێتە وێت لێری ئیشڵەدێت دەستەکەوێت پێتویە هەیڤە ڕەمەزانە پێتویە ژیانە تایبەتیژی ئازار ئەفدەمێتە باش ئازار سڵاوت لێبێت
سڵاتان لێبێ. ئازار ئەتوو بە منداڵی کاتی خۆی کە مەسەلەن جلچیان لە بۆ دەکڕی هەندرێن گوێم لێتانە کە بە منداڵی جلچیان لە بۆ دەکڕی ینی جلکەکانت ئەتو جواب بووی داددەنا مەسەرەن یان ڕۆژ بە ڕۆژ دەژمار تەمەشا تەقویمت دەکرد ئەو کاتی تەقویمە بوو کە چەند ڕۆژماوە خەتەکرد لێ دەدا ئەوها هەتا جلەکان لەبەر بکەی نەڵێ نا نا بە مناڵی زەین چیمانەکرێمە ئێستا خۆم بە تایبەتی کە ماڵەوە کە جلیان بۆ کڕین لە تەنیش خۆمانە ئەمان ڕۆژی کە جژنێت و ئیتر لەبەرمانەکرد دڵی دنیامان پێی خۆش بوو اینجا تا مناڵبی جژن تاموچێژێکی تایبەتری هەیە وەکەوەی گەورەبی ئارپاک دەڵێ چەند جار لەبەرم دەکرد پێی دەشنگەین و دەوڵەتی ئەو لێرم لێرە فیستیڤاڵی جەبا ئێرە تا بۆ باسکەم لە پێشنگەی نێودەوڵەتی ئەو لێرم لێرە فیستیڤاڵی ڕەمەزان بۆ بازاڕکردن هەیە کە نزیکەی 100 کۆمپانیا بەشداری تێدا کردووە لە 7 وڵاتی جیاوازەوە بۆ نمونە ئێران، تورکیا، یۆنان، ئیتاڵیا ئەمانە بەرهەمەکانی خۆیان هێناوە لە ناو پێشنگەی نێودەوڵەتی هەولێر نمایشیان کردووە تایبەت بە ڕەمەزانە. من لەگە بەڕێوەبەری کارژێڕی پێشنگاکە قسە دەکەم کاک حەسەن ئەم کاتۆ باش کاک حەسەن تۆ زیاتر بۆم باسکەی ئەو بەرهەمانی کە لێرەن بەرهەمەکان پێک دێ لە چی و چی و نرخەکانیان چۆنە ینی بۆ فیستیڤال پێما بێ زیاتر دیسکاونت و داشکانە بێ بۆیان بەڵە زۆر سپاس وەکو دەزان ئەموو یەکەم هەفتەمی ڕۆژی پێشنگای فیستیڤال بوو بۆ بازارکردن لە مانجی ڕەمەزانی پیرۆز کە تێدا لە هەفتی چارەوە پێشانگاکە کراوە بەردەوامی هەبوو تا هەفتەی چار بەڵام لەبەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا وەکو کارژێڕی سنتەری پێشنگا بڕیارماندا پێشنگەکە بۆ 3 ڕۆژی داهاتووی کۆتایی پێشنگەکە درێژ بکەین و تا 24 تێدا کە کڕیاران ئاشنا بن بە کاڵای نوێ ئەو بابەتانە کە لێرە نمایش کراون تێدا بازارکردنی خۆیان بەردەوامن تا کۆتایی پێشنگاکە. ئەم پێشانگایمان بریتی بوو لە بەشداری پێکردنی 100 کۆمپانیا کە لە وڵاتانی 7 وڵاتی نێودەوڵەتی و بەشدار نەگەڵێمە ئامانجمان ئەوە بوو کە گۆڕانکاری بەسەر نرخەکاندا بێت و هەروەها نمایشی تایبەت بە سەردانیکەری پێشانگا پێشکەش بکرێت. بەخۆشحاڵیەوە پێشانگەکان وەکو باسماکە لە بیداتەوە کە پێشانگەکان بەڕێوە چوون تەنها بازارکردن نەبوو چەندین کاڵای تایبەتمەند و زۆرا زۆر بوو بۆ پێداویستی مانجی ڕەمەزان و هەروەها جەژنی ڕەمەزانی پیرۆز کە لە نزیکەوە پێئاشنا دەبین کە تێیدا کڕین پێداویستی ناوماڵە تەنها خواردن نییە کەلوپەلمان هەیە پێداویستی ناوماڵە جوانکاری ناوماڵە لە هەمان کاتیشدا پێداویستی جەژنە. سەرباری ئەمە هەیت چالاکی زۆرا زۆرمان لە سنتەری پێشانگا ئەنجامدا وەکو چالاکی کللتوری بوو بۆ ئەم مانگە پیرۆزە کە کللتوری وڵاتان بە نمایشکردنی کللتوری وڵاتی مسر وڵاتی تورکیا کە ڕۆژانە بە کاتژمێرێکی دیاریکراو ئەم نمایشە ئەنجام دەدرێت لە گۆڕەپانی پێشانگاکان. بە کورتی پێم بڵێ هاتنی وڵاتیان چۆم بوو بۆ پێشنگا بەدنیایەوە ئەمە کوسەنتری پێشنگا پلانێکی تایبەتمان بۆ ئەم پێشنگایەتدانا کە ئامانجمان بوو زیاترین سەردانی کرد بێنان پێشنگای بە خۆشحاڵیەوە ئەو پلانێکە دامانم بوو هەروەها ئەو ژمارێک دامان نەبوو بۆ سەردانیکەران ڕێژەکەی خۆی تێپەڕان بە خۆشحاڵیەوە وارەوە سەردانیکەران بە جۆش خۆشێکەوە سەردانی پێشانگا دەکەن بۆ کڕینی پێداویستەکانی. زۆر سپاس بەڕێوەبەری کارگێڕی پێشنگای نێودەوڵەتی هەولێر کاک حەسەن من اینجا ژوانەوە درێن خۆ دەزان لایڤەکانی من لە پارشێوانە ئەبێت ینی خواردنێکی تیاابێ ئێوە زۆرتان حەز لە خواردنە و هەنێ جاریش لەوێ ئاگام لێ چەند خواردنە خۆن دوێنێ بینیم کە خواردنتانە خوارد ئێستا شتان پیشانێم لێرە خواردنی کوردەواری لێ اینجا خۆ ڕەمەزانان خۆ بەس شەر نییە تۆ پتەوێک گۆشت و کەباب و باڵندەکان خۆی ئەمانەش هەیە کوردەواری ئەمە هەنگوینی کوردەواری ئەمە پێما بێ هەنگوینی شاخە بە چەندی هەنجینی ئەسڵ ئازەر خاونەکەی قسەکەم خاونەکەی لە هەڵەبجەوە هاتوو پێشنگاکە ئێستا لیانە ئێستا لیان ئەم کاتۆ باش ئێوە لە پارێزگای هەڵەبجەوە هاتوونەوە باشە چۆن ئەم کەلوپەلانە تا هێناوە هەنگوینی ئەسڵ نرخەکەی چۆنە و بۆشم باسکەیت پێشکی بە خێرات نانەگەیت وڵای من ئەزامە هەنگوینی ئەمە هی هەورامانی ئەو جێوەدانرا ئەوە هەنگوینی ئەسڵە بەس ئەوە خۆی شارەکە خۆی دروستی کردووە هەنگە خۆی دروستی کردووە ئەوە لەوە هەتا ئەوەی نەخۆشی شەکرێ بێتوانێەوە هەنگوین ئەسڵە بخوا بۆ هەموو شتێ بەکارێ بۆ نەخۆشی بۆ
هەر شتێکە تۆ بتەوێ بەس ئەو هەنگوینە ئەسڵە ئەوە ڕۆنی خۆمانیمان هێناوە ئەوە مەسەلەن داندۆکمان هێناوە ئەوە هی سلێمانیە شیرینی سلێمانیە ئەوە گوێزە ئەوە توی هەورامان ناوڕە بە ناویش تریشی ئەوە ئەمە پێڵین دوێنەی پێڵین خۆمان پێڵین دوێنێ بەڵام لێرە پێڵن داندۆک باشە ئەوم پێ بڵێ ئێستا ئەم جیلە تازەیە نازانێ دوێنەیە خۆن نایخۆن ناوەڵان نایخۆن وەڵای گیری سا نایخۆ پەتاتای خوا ئەمە ناخوا ناوەڵان نایخوا بەس پەتاتی برژاوە خوا باشە ئەوە چیتیا ئەمە ڕۆنی خۆمانەی تایە ئەمە ڕۆنی مەڕی تایە ئەمە خراپ نابێتەوە باو با پیرێمە هەر لەناو ئەما بوو هەڵی گرتوونە تووشی زەخت و شەکرە نەبووە بە هیچ شێوەیە ئەوە ڕۆنی خۆمان قەت خراپ نابێت ئەو ڕۆنی هیزەیە زۆر باشە هەنگوینەکانم پێ بڵێ ئەوەی کەوت ئەسڵەویش ئەو نرخی چەند ئێمە خۆمان شیرین بە 5,000 ئێستا هەمانە هی ناو سنووقە شیرین بە 35 و بە 40 و ئەتە فەرقی لەگەڵ سعرەکانە بەس ئەمە ئەسڵە ئەمە خۆی دروستی ئەوەی شەکرەشی نەخۆشی شەکرەشی بێ ئەوەیشی نەخۆشی شەک ئەمە خۆی هەنگەکە خۆی دروستیکە تا شانەکە خۆی هەر دەستکاری نەکراوە یعنی شانەی بۆ دانراوە ئێستا ئەو سنووقانە هەیە شانەیە شانەی بۆ دانی هەنگەکان تێک بەس ئەمە وانە ئەوە وانە باشە ئێوە دوای گفتوگۆم لەگەڵا کردی وتە سەردانی پێشەنگەکانی باشوور و ناوەڕاستی عێراقیشەکەن لەوێ چۆنە هاوڵاتیانی عەرەب یەن شتەکانە کڕن حەزیان لە شتی کوردەوە ئارەوەڵا خاصە شتی مەحەلی شتی کوردستانی خۆمان زۆر حەزیان لێتی زۆر ئارەوەڵا لەخوا بە زیاوێ حتا بەڕوو بەنە هەرچی شتی کوردستانی خۆمان بەرە لەو جنوبا سەرفە بێ حەزیان لە چییە؟ حەزیان لە هەیوینە حەزیان مەسەرەن لە تووە لە مێوژە لە ڕۆحەتا ڕۆ بە هەناری خۆمانش دەوێت چاکە فرۆژ ڕۆنی کوردی باوەڕکە بەقی خۆمان ڕۆنی کوردیە خۆنەوەان لەوێ سەرفیشی هەیە ڕووباران ڕووبەهەناری هەڵەبجە شتای ناوە هێناوانە بەڵ ئەوە ڕۆ هەتا توی هەڵەبجە دۆشاوی تووشمان هێناوە دۆشاوی تومان هەیە دوای ئەوە ڕۆ بە هەنارمانە ئەوە زەیتی زەیتونمان هەیە هی هەڵەبجێ شەریکەی ڕاسانە ئەم زەیتە یەک جار کراوە بە معمەلەکە هەیە زەیت هەیە دووسێ جارەکرێ بە معمەلەکە بەڵام ئەمە یەک جار کراوە زەیتی ئەسڵیە بە زۆر باشە دەستە خۆش بێ زۆر سپاس بەڵێ ژڤان هەندرێنەمی دەیبینە نەمانە هەمووی خواردنی کوردەواری ئینجامانە بۆ پارشێویش خۆشە ئێستا نانی پاشێوم لەم خواردنە کوردەواریانەیە اینجا بە تایبەتی هەنگوین و وڵای ئەو شتانە خۆشترە ئازاد قەل و بەڵێ پاچە و ئەوە زانێرەکان بولێرە شتی ئەو شتە قورسانە ینی بەڕاستی نازانم بەنسبەت خۆم ینی دکتۆرەکانش باز ئەبوو وەختی پۆشی لەگەڵ دکتۆرەکانیەکە ینی ئەوجە بۆیە ینی ئەوە برادران دەڵێن مەسەرەن لە جیاتی ئەوەی بچی کوهتر و ئەو بابەتانە بخۆی ئەو شتانە سودمەندترە خۆشتریشە زۆر سپاس یا خۆماندوو نەبی دەستەکانت خۆش گەلەگەلک سپاس بووتە وەی هەر بژی بجا ئەمش بازارکردنەوە هەولێری دەزانین دەڵێت چ ئارام لەکوێ ئارام ئەدی دەڵێت تەشوارنی لە پێش ئێستا دەیبینی برۆ ئازار گەلک سپاس بووتە تەماشا برام خۆی حازر کردی لە ئێستا ئارام تەماشا ڤیددیوەکانی چەند ساڵ پێش ئێستای بکەن ڕەشیق قۆس جوان ئەوە لەبەر دەکەم ئێستا نازانم ماوەکە زۆر دەخوا زۆر حەزی ئێستانی قۆز نییە جوانە ئێستاش بەس وەڵی هەنی بەشەر خۆی وایە لەسەس ئاگام لێ نییە چەند قەڵەوتربی بەس تەماشا لەسەس ئاگام لە هیچ نییە ئاگام لە قسەی نییە ئازیز حەزم لێە وەکو جاران ڕەشیق بیەوە بەڵام جارێ هەتەوە خەریکی خواردەوە دەخوا ئەوچین لە ئیسلام وابزانانی بەگژنیژە دێ بلا برا بخۆ بچەکەی ئەم دەچین فەرەکێ زۆ خودین ئەم دێ زڕینە بە سلێمۆنیە بخۆ برا ڕەبی عافیەتە دەبی ئیسلامی برا خودێ قواتێ سلام علیکم خودێ ڕۆژی نوێژت هەمی بسڵمانە قبیل کرد میوانێت مەش زاخۆ هاتن تو بۆل گەل نەهاتی هەی خودش تا ڕۆزی دە توشی ئێوێری بلاتەژی دوسێ سرودە گوت بوون بەس توێ مژیلی خواردنی دیوارە توژی وەکی ئارامیە فێروی شیار بێ قەلاو نەبی بزانین کە چه هەیە لێرێ خەڵک چت خۆت جوان وڵات کەش و هەوا و لافاوان ڕێنەدا ئەس بێمە مەجبور بن ڕۆمەڵە زاخۆ دەوروبەرام بکەن ئەو زاخۆیە هەمی دەفتەوە هەمیانە شەفاعەتێ بۆ ممکن کوهینیەکەم جار من داخل بکەن خەریک بین بچن دەف ئارامی وشنی کاف زڤڕن دەفنەوە جاوە دوورام هات جوان و شەوێدی درێ مەلە بەسەم بکێکە ڕاوستان بزانەکی دێ من ڕاوستین بدی لە کەبابە بدینە تەلویری بژنە جەماعەتی کەبابە بدونەتە إلا بلافوب روستم هذا الكيكو روستم كمال بسام يا الله من البازار صالح يوسف
صلاف بوتا و دیوانا تا و همی بینران و دیوانا و از زاخوی الماشلا خوش هم بینر دیسان قلق زاخوش همی تماشا دکن عمل بازار صالحی یوسف بن الزاخو هلبت جوان و یک شون بازارها این کد شوید رمضان داب درجاهی یا شوی حتی دم پاشی وجی وکیلیت مینتون بلکه نبتن رمضانه پشتی رمضان جا اف بازارها وکیلیه تجنانه وی بازاری خارج بیر نکه بازار خارنگه هنوی نامپیجی هنوی بجن سامون خانه هنوی حتی درنگ شب وکیلی نه خلقه کل ویری های حتی نه خلق زاخوشی او جبو نام خارنه بو فتاره هم بو پاشی و قصدت کنه از زیده تر خلقی ورگرم گلک برچاوه مکتنا قطابی نجه جاره استور بگرم هم بو نام خارنه هاتینه ویره این کی و هاتینه تا گوتی هم قطابی نه زاخود قطابی لا اکره واتی مویرانه هاتینه را خواره بخوی مو پاشیو يعني دوای ئەوەی کە ئێمە خوێندنی خۆمان تەواو دەکەین لە قسم داخلی دێ بۆ ناو وەزەفیاسەیەکی ناو بازار دەکەین خۆش خۆمان بەسەر دەوینەوە لەگەڵ زاخۆیەکان قسە دەکەین ماشەڵڵا کەڵکی جای خۆش زۆر تێکەڵە لەگەڵ ئێمە بۆیە ئێمەش هاتووین لێرە دانیشتوین و قسە لەگەڵ بەیەکەوە دانیشتوین و رمضان و خواندن و مرۆڤ قوتابی بت و چاو بڕێت کرد وەڵاهی لە خۆی لە خۆی ئەو شتێکی زۆر قورسە بۆ ئێمە بەڵام لە زاخۆ یعنی ئێمە سوپاسی ئەو خەڵکی خێرخوازانە دەکەن کە خواردنیان بۆ قوتابی دابین کردووە کە ئەو شتێکی زۆر باشەوە نەک ئەم ساڵ ئەوە 3 ساڵ لەسەر نەک 3 ساڵ پێ وایە 5 ساڵ 6 ساڵە خواردن بۆ قوتابیان دابین دەکەن کە ئەوە سوکنایی بە ژیانی ڕۆژانەی ئێمە گەیاندووە کە دەتوانین مەجاالمان هەبێ بۆ خوێندن یعنی ئێمە ئەگەر ڕۆژانەکانی تر بێ بۆ بێزگە لە ڕەمەزان بێ بۆن مەکاتی خواردنمان هەیە کاتی سێزەم خواردن کە دروست دەکەین ئێمە مەجای خواردنمان هەیە بەڵام لە ڕەمەزاندا الحەمدولیلا خێرخوازمان هەیە خواردنان بۆ ئامادە دەکەن خواردنان بۆ دێنن کەسانی زۆر مرۆڤ دۆچن دەستخۆشیان لێ دەکەین زۆر سپاس خودی خێراوان قابلی تو سەروەش سەهل بەڵێ زۆر سپاس مەمنونم دەما ڕەمەزان تێت همی گاوا میکایل تتا بیرا مروی جوان یعنی گساوید سی که دا وکیلیه میکایل اگر به ویر براست کامل کره براست هر الویره باشه بو من بحث بگه تا گوت افریقا ربع طنه گوشتی ما افرودی که هاتا 250 کیلو نه اوسا خلکه زاخو خوش بو پاشی و پشتی فتارجی خستا گسایت کنید پیشکی بخیرات نوات کم و تلویزیون کردستان 24 و کارمندت وی هم هر سال رمضان دادنین بس رمضان هم گسای دادنین افرو من ربع طنه بفكري هالربع 250 كيلو 200 كيلو زيادة ترجي وعالم حتى قسم ناخذ حسب كانت ايوتي تزاخر سيميلتي نجدوه كي همي عادتين قسمات خو خلكي زاخوش بقى قصدت كنا بهنا خوش و خلكي زاخو طيبتي ما بري رمضان لازم ام قصيديني باشه مروف تهني نابد بو باشي واش خلكت خون اري والله تخون داك 50 شاشات خون والله باشه بهای وان چوانه رمضان و گران رمضان هر وقت بره ما گوشت همه چی گران کی ما گلا فرض ما هر وقت بره گوشت 1500 آیا مریش 1000 آیا از باور ما که بگو جوان هف کارم الجیتا و دو لفک چکت بوم دا از بدن کربم وجو تو چه نگه ده ما از هر باخ چه جوان یه حاضر کریش دام بدن کم بس پایش تو دمه من مو ام لفه 5000 کریم بس بلا تا بدن دست خوش زار سپاس والله براز بدنک نامم والله ایلا وکی ملا بسامی تو هندرین هر دو داوی برنامه خوابید اینو هشت تقوا خودی بکه هم چون به سامون خانه جوین چوانم باشه سلامتن زار سپاس اما چی بیو عزل کرد خود حتی دونی وسیه متمینه بله باشه اگرم بحث لی بکنیم دمجمیر چندتین سپیده یا وکیلیه نیورو وکیلیه دمجمیر دوی نیورو وکیلیه اسپیده حتی دو نیوه شبه هنده جا حتی سیت مینتن دیف مشتریات مینتن دیف شولمت مینتن بله رمضان و روژی گرتن و نام پیجی بجن سامون خانه و وی گرمه چنده زحمتیه و خود زحمت راستت بجیب چه که وقت بجن گرماتی هی بس با یاش ما افساله گله باشترش سالت چوی بله باش از بینم خلق و از خوش و وارد سرا نانی بیم یعنی همه چاوه مروی بری فتاره چت نانی هر اکش ما علاقه که دست داد بتمال از بارم 10 15 20 ام ناخونج تو خلقت بینه کو زیاده نانید کرنانی خود راست هنده که وقتی گویی بس چاوه مروی چت نانه ماجی همی بری فتاره همی کنجی کرینه و خلق قصد هندید کتن بله بشتی بیار رمضان رجا چکرن و نانی و زیاده کریه بله
او اكيد بيجن صاد وزياده بترج بري هنگي واكيد بيجن بري هنگا شول بچك سستر بي بس نوكا بترچتن سامون ماجي بترچن و خالكي ماجي بتر قستمات باش سامون بچندنه نه هاتیه کم کردن دمکی و گله گازنده هبین گودی آر گرانه گاز گرانه غاز گرانه و گاوش هر وقت خود تفرد خودي وقتا كي واكد بيجن حميتش جرام بي بس بونو كاب چك باشترا وقت بيجن اور بچك واتي خوري و سامو جهر بخونه 8 پزارانه چون هات یا خوره 8 پزاران یا 10 8 پزاران بله این خوش سامونت خود خون یعنی نوک خدا نمطعم وقتی مطعم خود گرت قارنگه گرت چو جهیدی خورنت خون چون غیر نه خدا هم خون اگه گودی سامونه خود خون و اغلبش جمع چه ساقاجی براستین در جمعتونه آره باش گلکس پاس جوان داز لفاقه را بگم بگو اجک براست مدی داویه ببینم و بکرم نمو جوان نمو یعنی ترى مجبورن لفا بکرم من راستی جه پاشی و دست حش خارنه بدهن و گوشت و او ناکم زدترم سپیاتیات خون بکو خوابه بگیرن و روژا دیتره تهدی نبرن اول راجع تندرستی خودتا شبت رمضان یعنی ترى ازه ده صابجم لفاك دا اجب راوست ما كمالي لونك برا لفاك بدنا برا يا جماعه عافيه كابين لافهم طبعا لفاك سباس دي بجاري زاخو يكسر بو سليماني او هر واحد اخوا يا اخوا عافيه البكاتش من صلاو اللي بارام تباسه وتسيه لبيشتا زۆر مسیتر ئەگەم لە هیچ نییە کاتتان باش باشتر ناخواردنسی دەڵێ منە ئازەر خەمی جلوبەرگی بوو بۆ جەژن لە کاتی مناڵی من ئەو کاتەش هەر خەمی خواردن بوو بزانەکەی گۆشت و قەیسی و فاسۆلە و برنجەکە و بە شاعریەوە تەبعاً لا ئێمە دروستیەکەن بکرێ طبعا ئەوزەری زعیفە بەستە هەرێ قەلەو بی ئێکێک لەو کاکەوە پێویستم بە پرۆتین هەمووی لە یاری سەرفەکەم ئێوارە الله بام دیمەنەتان پێ بشان بەم ژوان هەندرێن یەکێک لەو خواردنانەی کە پاشێوان لە سلێمانی زۆرە خورێ بابەتە کوردەواریەکانە یاپراخ هێلکە بە تەماتە تەبعاً هێلکەکە ئەبێ کوردی بێت پەنیر ئەوە چی بۆ ئەوەی تەنیژ یاپراکەکە چیەوە ژاژێک ماتەڕوونە میخلەمەیە ئەمە ئەوە هێلکە بە تەماتەیە مەخلەمەیە بەڵام گۆشتیانە ئەمە لە سلێمانی بە ئابە و شێوەیەکەن هێلکە و تەماتە هێلکە و تەماتە فەرموو بەردەوام ببرێ ئیتر ئەم یاپراغەکەشی لەگەڵ ئەم خواردنە تایبەتانە بەچا گرنگترین شت ئەمە هەردی ئەمە پیشان بە ئەم کولێرە گەرمە بەچیەوە ئەم بە دوای ڤەخو برە کاکارباک لەگەڵ کاکار قسە بکەم کە سەرپەرشتی عێراقە بزانین خەڵکی سلێمانی بۆچی حەزیان لەم خواردنانەیە لە پاشێوان کاکار سڵاو لێ بێت ئەم خواردنانە چییە برادران لە سعودیە پرسن چی ئەم خواردنانە ئەم خواردنانە عادەتەن خوانی پارشەوانە خەڵک ئێمە بە پارشەوانە بڵین دوکانمان هەیە وڵاتیان وەگەبینی کامی زیاترمانەکەن زیاتر خواردنی بەیانیان ئەخورێت بە پاشێوانە قەیماخە ماستە لۆرکە ماستی خەستەیە پەنیرە بەرهەمە سپیەکان بە ئامە تێکڕە زەرورە کولێرە گەرمەکەی لەگەڵ بێ طبعاً ئەو خەڵکەی کە دێت بە تایبەتی بۆ لای ئێمە زیاتر مەبەستێتی خواردنێکی بڵێن کولێرە و سەمونونەکە بە گەرمی چکە ئێمە ئامادەیەکەین کولێرە و سەمونونەکە بە گەرمی پێشکەشەکەین ئێمە زیاتر خەڵک لەبەر ئەو مەبەستە دێت بۆ لای ئێمە طبعاً قسەیەکەیە لە سلێمانیاڵێت ئەگە پارویەکی خوارد پاروی دوایەوە بێ گەرمتر بێت هەندێک لە دیمەنەکان ئێرە هەردیە گەربی گوازێتەوە کە هاوڵاتیان بەم شێوەیە لە سلێمانی لە دەرەوە پارشێوەکەن و خەریکی پارشێوکردن ئەم بەرهەمە تایبەتانە خۆن کە بەرهەمە سپیەکان و بەرهەمە کوردەواریەکان بچمە لای 1-2 خێزان کاک
عارف سلااو لێ بێت ئەوە خەریکی چی ئەوە مەخلەمەکە ئەوەی تۆ تایبەت دروستیان کردووە کاک مەخلەمەیە بە قیمە و بە کەرەوز و بە هێلکە هەر زۆر خۆش جابوو ئەم کاتانەی شەویژەوەیتە هەر تاو تاموچێژێکی هێر حەزەکەی بیخۆ پارێکە بکەم بزانە چۆن دوای ڕاستەوە خۆکە با برادران لێمان عاجز نەبن بەچی عاجز نابنەوانە ببینن هەر شێدە بچمە لای خێزانەکەی سلااو لێ بێت تۆ زیاتر پارچەوان چیە خۆی ئێستا کاک عارفت بەم شۆ هێناوە بۆ ئێرە وەڵا بە زۆری ناوشکێنە و ماسە خۆم نامشکێنە و ماس بەڵێ ئەی تۆ چیە خۆی بە ڕۆژۆبی ئەرۆڵە چیە خۆی تۆ پاش وڵی بە زۆری نان و ماسە خۆین پاشەوانی تری نەخەجەخانم پاشەکەین و ئەڕۆینەوە عافێتتان بێک زۆر سپاس با یەک دوو گەنجی تر وەرگرم ئەگەر لێرە بن سلااوتان لێ بێت با بێمە لاچان و بێن بۆ ئێرە ئەوە خۆتەواو تاکریشتان تێدێنێش چیتان خوارد بۆ ئەم پاشەوە وڵی ئێمە زۆربەی شۆگانیم بۆ لای یانیم بۆ ئێرە نانە خۆینەمانە بەس بەشتیان خۆشە و خواردنیان خۆشە و خۆی زیاتر پاشەوان وڵی قەیماغ و بێلکە و پەنیر و ئەم ڕەمەزان هەمووی بەم بەسەر بردووە وڵی ترەوە شوان لە شوێن ئەم پیاوە باشترە زارێ شەوان چیە خۆی تۆ زیاتر تۆشیت بێ شەوان زیاتری تر هەموو بابەتەکانە خۆی نانی بەیانی بێ مەخلەمە بێ یا پراخە خوین لێرە خواردنەکانی زۆر تایبەتەوە چ خواردنی قورس کەل و کەڵەشێر و مریش کەمتر دوای ڕەمەزان لە ڕەمەزانیش خۆش ئەم برادرانەشمان لەگەڵ هەر حەزەکەم سفرەکان چی لێگران درێن ژڤان ئەنی ئەو سفرە جوانەی کە من سەرەتا پێشتر پێم پیشاندان دوای لە کۆتایە بەم شێوەی لێ دێت هەردی پیشانی بە بەم شێوەی لێ دێت خواردنەکە ئافێتیان بێت یەکێک لە تایبەتمەندەکانی سلێمانی شوەیە کە حەزەکە لە دەرەوە نان بخۆن و بەم شێوە قەرەباڵەخەش دەبینن ئەو خواردنانە زیاتر خواسییان لەسەرە کە بەرهەمە سپایەکان و بەرهەمە کوردیەکان هێلکە ماست ئەوانی دیکە کە بینیتان تو دەزانانی پشنیارە کردلو بکەم محاولە بکە بەرنامەی پێشکەشکە لەمە دووە شێف بی شێف خواردنی حازر بکە تەسەوڕ دەکەم ببیتە شێف زۆر ڕێک بۆ خۆت لێشت دێ تا دەست پێ بکەوە پشنیارە جێبەچێکە گەلە سپۆز بێتە وای ڕەبی سەحەتە خۆش دوای سەحافە پێشنیاری شێفکردنی شەر باش نها بەرنامەک دانێ شێوی بەرنامە یعنی هەردووچ پێکەوە وای خودش تەڕۆزی بێت گەلک مەمنون پۆشیڤۆ هەمیۆژی خێر و بەرەکەت و سەحەت بێت ئینشەڵڵا پۆشیفیۆ بەردەوامە مامۆستا خودی قوتێ دەنگی وە مۆشڵە هەمی تۆیبەتە بەس مۆدام تلوێرێ ئەم حەسکین گوه بدینە چەند ئاەتێکێت قورئان و پیرۆز بدەنگێتەیە تۆیبەت ئەگەر سوورەت ڕەحمان ژبت گەلک باشتر چونکە ئەم هێدی نزیکی جەژنێت ئەمە دە بچینە نۆفکەشەوە ما بەسی جلکێت ئایدەکرد زۆرکۆ خاڵێکی سیکۆ حەسکی دێ هەموو بلۆنێ ڕەحمان بخوێنت سەیدا و ئەم دێ تەکبیرەش دین هەموو دەکەین جەژن ئەم بێت هەموو سبۆی بکیدان جەژن درستە نیعمەتە خودەیە یاڵێ دەرەجەیە کە مامۆستا پشنیۆرەتە نۆیتە ڕاتکرد وای هەربژی یا الله بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن
ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله والله أكبر الله أكبر ولله الحمد مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان صدق الله صدق الله وي إن شاء الله خذ شو دەستەکانتان خۆش بیت وي يا رب يا شەر هەبی رب ئەخوا
ما شاء الله. سلامة الدنيا. بارك الله فيكم جميعا. معكم أكثر إن شاء الله. خذ الشر ما شاء الله. بوجرت التفسير نحو ذكريا كما شاء الله ذا دنجيت ده تفسير. أره والله. بوجرك هذه إن شاء الله. حاضر ما كرباب بيكو دماغ ما شاء الله. إن شاء الله بوجرك. تبغى حزل دنجي عبد الباسطة الشيخ عبد الباسط. تنها من بخوش قارم لجامع. قرآن دخل. تنها بوجرة دخوانيان زورة كان يديك. بله تنها بوجرة دخل. متزود وانش بهماشيوه. بله. يعني بتزويده كشي بهماشيوه. بله. إن شاء الله خذ. أجر كادمينه داوابكين. كادمينه. أول سنة آياتك بخواني أوها. بالتجويد. وكويس وترتيلك أبو. بله. تمام استوى هيت. ترتيله خويا نفيجي كشوا. ترتيله. طبعا. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم. بارك الله. صدق الله العظيم. دنجاي إن شاء الله هرب ميلتي. خوش بيت. خدمته في ديني وفي ملتي. آمين. اللهم آمين. شفت بيروزن مديتن ديما طيبة تجي وكيف كريم مسعود نشان دايو قالك جهاد يجي نبتني الباجر دهوكي الفون ده شفت دموعي كده يدين مزقف بمروفا ومسلمانات آفادانا عبادات تكرن يدي هر يكوب شوازه كي هي تنيترين تخاري وهزرا خود طيبة تجي جانا خودات كت هم أبتني جرنجة بو عبادتك قالك يا معظم بتهم تني اعتكافات نف مزقف ده هي مال ده وكي لمال داده منتو عبادة دكات هي لسر كاركانيان بالضبط شويني كاركانيان بوشوية يعني وكوي كما مستهاني آيني شارزان لو باريو باستكن يعني أوي كلنيو أوتومبيلا كيدا أوي لسر كارا كيدا أوي الكلواجبة لا همو شوينك يعني دتواني لناو كارا كشيدا أوي كبدلو بدرون دقوتريت تانية أونيتو نيوش بكيت ياخذ القرآن بخوينيت نيات جي شرط الدسبيكو طيبة تجي نيات خوبيني كو أكثر أوانا كديك وازينوا يعني أوان وادلين أو شيء كهيا أو ببي ببش بستن با آتكاني قرآني بيروز هروا فرمودا بيروز كاني بيغمبر مان صلى الله عليه وسلم تنروجي رابردوش ما مستعيني يعني بهموش يويك أو يعني كباس كرتون أو هولانتين كبو أو مسلمان بيويد بتوانت فرو بيروزي ليلة القدري بربكويد بو إمدين هر کەسێک ئەو نیەتەی هەیە هەموو مسلمانان لە هەر شوێیەکی ئەم جیهانە دابن بە تایبەتی لە هەرێمی کوردستان و مسلمانانی کورد بەر فەڕ و پیرۆزی ئەم شەو پیرۆزە بکەون ئێمەوین ئەوەی کە لێرەیە هەمومان بەر لەیلەتول قەدر بکەین. مامۆستا معروفین شەوێت لەیلەتول قەدر مەسەرەن چاڵاکیت تایبەت ذکر و ئەوان مزگەفتەدەوە هەنە مەیت هەین گەلێک جارە
گرگ جرا مثلا شبت تایبت شبت 25 و 27 متر هين بله مثلا هكا خالق نو كسكتوا جلدوه كي بادينا نزاخو حتى اكري وانا اوميديه بله حسب بالجهه كي حاضر بن ذكر وعبادات يتايبت مثلا ونفيج ودي سنات وان دنگه تايبت هندي الكيف شباب 25 و 27 شباب افصاله افصاله حتى في برنامج ما حتى في نزانين كجري اوقاف وزخو احتمال هي برنامج برفره افصاله شكرا خودي زاخو افصاله رمضان فيستافولا رمضان ما شاء الله كجهدار شيخوي خودي جرازي درس بخوي زاخو رجال اوقاف وزاخو كارك جلك مازن جلك بريكو بيكو جلك ترتيبك جلك جان ايه خودش هم رازي برابين بتهاجد سبيكر رمضان وحتى في قافي البرادلال هر شف ساعات نيفي تام ما شاء الله ده دقيقة 15 دقيقة مستوى عيني هاد وترك بيشكشت كده هندك وعظ ونصيحة وتوجيه وإرشاد ومستوى عيني رادبي جامركي هو زنوان يان جامركي دين خوشك داعت دين بيجك داعت چند سر دقیقه آینی 56 و 78 ساعت که واسه دانستان که داشته بود جوا که ایمانی و روحانی پیدا بیرویره این وری حاضر بین بله 2000 3000 4000 6000 انسان کومت بیرویره ماشاءالله وقتی که خوش بورندن و جوا که روحانی ایمانی پیدا بیرویره این خوشی چونه بجدار بین بجداری کردی ای دستت وقت خوش به خوشتر بن حتی وگا به کاروجا 25 یا 26 27 العفو چه پروگرام هيا اوقاف وزخو خلبت هيا اكيد هم بزانين هيا نينا احتمال هم بچين جهه طيبت بارو برار مهبيه 27 هم حاضر بين هم دو كي بري 3 سال حاضر بين و ان شاء الله خدا خير بنست ام الكردستان قالك جايت حاضر بين هر بجي درفه جبلي كردستان درفه كردستان امت چون حتی میسل جه گلک جهال میسل جه حاضر بین وای خدا خیر بنست شون حاضر بیجم هر انسانی که جیان خود دوید کاری که بکد بو ملت خو و دوید هر انسانی که دوره که بده جیان دوانی نماست وجا کاوی دوره ویده چه بده جیان ده هر ایک کاچ پیچد بد چه خدمت پیچد بد دوید هر خدمت که پیشکشی ملت خو ان شاء الله بواجه خدمتك وزونا ان شاء الله خدي هاجيت وخدمات بردوام بد فون دنگا حالت كن خدمتك بو ولا تخاف كينو وي خدش فرص ولا تخاف كينو دمو هيك سرود حاضر كنا بدي برنامج دمو هيك انه هي جزء سرودي دمو هيك بين هكا خدي حسك بجا هكا عند جيل دور ناخر كاكر شت ما دمو هيك سرود حاضر وجا كار ري كيفن كادي كيش برا پاشیوا چند وقت پیشکش کردن پاشیوا 23 سبي 24 اري والله يعني تشن افشا وروجت بيروس هميش عمري ما تشن محاولة بكن خير وخيرات وزيدات هدا بكن دعاء بخو نزيكت خو عزيزت خو دير ونزيك هميا بكن ان شاء الله خدا قبل كت باشي واجي خير وبركات والصحة بت يا ربي السلام عليكم ورحمة الله وبركاته جملة ذرات جيهان دا ابني دا بفكرنا قازي قوتن مرحبا سيدي هامي أنبياء مرحبا سطح زرجارة مرحبا جملة ذرات جيهان دا أثني دا بذكرنا قاسي قوتن
مرحبا مرحبا أي عالي سلطان مرحبا مرحبا أي كان عرفان مرحبا مرحبا أي شمس طبان مرحبا مرحبا أي جاني جانان مرحبا جملة ذرات جيهان دا أذني دا ذكرنا قاسي قلت مرحبا مرحبا سيد هامي أنبياء مرحبا صد هزار جانا مرحبا مرحبا أي قرة العين خليل مرحبا أي خاص محبوب جليل مرحبا أي قرة العين خليل مرحبا أي خاص محبوب جليل مرحبا أي رحمة للعالمين مرحبا أنت شفيع المذنبين جملة ذرات جيهان دا أفني دا ذكرنا قاسي قد مرحبا مرحبا سيد هاني أنبياء مرحبا صد هزار جارا مرحبا مرحبا أي نور حق مظهري مرحبا أي أولياء راس سروري مرحبا أي نور حق مظهري مرحبا أي أولياء راس سروري مرحبا هاتي شباني أمتي مرحبا هاتب منورا دولتي جملة ذرات جيهان دا أفني دا ذكرنا قاسي قود مرحبا مرحبا سيد